ڕەوشی کەرکووک ئاساییکردنەوە و مەترسیەکانی درێژەکێشانی داگیرکاری تەوەری ئەم هەفتەیەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر و ڕۆژنامەنووس، دکتۆر سۆران بەرزنجی مامۆستای زانکۆ، دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لە قەیسەی کەرکووکی پارتی دیموکراتی کوردستان، ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. شەوتان باش. وەکڕوونە لە چەندین دەی ڕابردوودا هەمیشە پرسی خاک و سنووری کوردستان چەقی خەبات و تێکۆشانی گەلی کوردستان بووە. ئەمەش لە دەرەنجامی پیادەکردنی چەندین سیاسەتی شۆڤێنی، نمونەیان سیاسەتی تعریبە، نیوەی خاکی کوردستان دیموگرافیاکەی شێوێنراوە و سنوورەکەشی دەستکاری کراوە و تێک دراوە. بۆیە هەمیشە مەسەلەی دیاریکردنی سنووری کوردستان بەشێک بووە لە خەباتی نەفساوەی کوردستان. لە پاش ساڵی 2003 شەوە پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی کوردستان و ئەو ناوچانەی کە لە کوردستان دابڕێنراون هەمیشە تەوەری سەرەکی گفتوگۆ و دانوستان و ململانەی نێوان کوردستان و حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقی پاش سەدام حوسێن بووە. لە نێو ئەم دۆسیەشدا پرسی کەرکووک بە دیاریکراوی بەهۆی ئەو تایبەتمەندیەی کە هەیەی هەمیشە سیمبڵ و چەقی ئەم دۆسیە ئاڵۆزە سیاسی و فرە ڕەهەندە بووە. کەرکووک بەو تایبەتمەندێتی کە هەیەی هەمیشە پرسێک بووە کە قابلی هیچ سازان و هیچ مساومە لەسەرکردنێک نەبووە. لە ئەدەبیاتی سیاسیا ئەوترێت فراوانترین شۆڕشی کوردستان لەسەر کەرکووک دانرا و زەفەربردنیش بە هەنگاوی سربەخۆی کوردستان لە ساڵی 2017 بەداخەوە هەر لە کەرکووکەوە. لە پاش ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 و سەپاندنی داگیرکاری و حکمی سەربازی و میلیشایی بەسەر کەرکووکیشا و تێکڕای ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانە وەزعی ئەو ناوچەیە هێندەی دیکە ئاڵۆز کردووە. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو و درێژەدانی سیاسەتی تعریب بە شێوەیەکی منەظەمتر لە 60ەکان و 90ەکانی سەدەی ڕابردوو و پەرەسەندنی چالاکیەکانی داعشیش لەو ناوچانەدا وەکردنی بە مۆڵگەی سەرەکی خۆڕێخستنەوە و ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکانیان زەرورەتی ئاساییکردنەوە و ڕێخستنەوەی وەزعی ئەو ناوچانەی زیاتر زەخ کردوێتەوە. لەبەرەوە لە دەورانی کابینەکە عەبدولمەهدیەوە لیژنەیەک بۆ ئاساییکردنەوەی ئەو ناوچانە پێکێنراوە، بەڵام هەتا ئێستا نەگەیشتووەتە ڕێکەوتن و هەوڵەکانیش بەو ئاراستەیە بەردەوامە. ئێمە ئەم شەو ئەپەرژەینە سەر شرۆڤەکردنی وەزعی کەرکووک و شەنوکەوکردنی دوایین پێشهاتەکان لەو ناوچەیە و شیکردنەوەی فاکتەرەکانی و ئاسۆکانی بەردەم درێژەکێشانی ئەم وەزعاوە مەترسیەکانی بە تایبەتیش کە دوو میوانی بەڕێزی ڕاستەوخۆ و معنی بە پرسی کەرکووک لەگەڵمان هابن. هەموو لایەک جارێکتر بەخێر بن. من پێم خۆشە سەرەتا کە باسی ئەم پرساکەین حەقیقەتێک ڕوونکەینەوە ئەویشەوەیە کە کەرکووک ڕەنگە تاکە نمونەی هاوشێوە نەبێکە لە دنیاە هەبێ. ئەمە بەشێکی پەیوەندی بە هەندێک فاکتەری چوونیەکەوە هەیە کە لە کوردستانە بێ و لە شوێنێکی ترا هەبێ هەریەکە و بەشێکیشی پەیوەندی بە فاکتەرێکی گرنگەوە هەیە، ئەویش مەسلەیەکی هەستیاری وەکو خاک و سنوورە. تاوان خاک و سنوور ینی پرسیارەکە ئەکرێ بە جۆرێکی تر ئەوە بێکە ئەم نمونانە بۆ ئەبێ ڕوو بدەن، ینی بۆ ئەبێ مەسەلەن لە ناوخۆی وڵاتێکە شوێنێک ناوچەیەک جوگرافیایەک ناکۆکی لەسەر بێەوە هەوڵ بۆ ببێتە چەقی ململانێ و ئەگەری هەڵگیرسانی شەڕی ناوخۆی لەسەر بکرێت. تاوان مەسلەی خاک و سنوور بە شێوە گشتەکەی من هەوڵەدەمە بکەینە دەواازەیەک بۆ چاوەرەکە لە ئاستی نێودەوڵەتیە. ینی هەمیشە فاکتەرێک بووە لە 200 ساڵی ڕابردووە فاکتەری سەرەکی هەڵگیرسانی جەنگە نێودەوڵەتیەکان و جەنگەکان بە شێوەیەکی گشتی پرسی خاک و سنوور بووە، چونکە هەر مامەڵەکردنێکی ناتەندروست لەگەڵ خاک و سنوورە سەر ئەکێشێ بۆ ململانەی توند و لە خراپترین حاڵەتیشە بۆ جەنگ. ینی بە گوێرەی بە دوواداچوونێک لە 200 ساڵی ڕابردووە 131 جەنگی نێودەوڵەتی بەهۆی خاک و سنوورەوە سەریان هەڵداوە. بەڵام ئەمە کە کەمتر باسی ئێمێ ئەوەی کە باسی ئێمێ مەسەلە ناوخۆیەکانن. بە هەمان شێوە لە هەمان فترە شاواتە لە 200 ساڵی ڕابردووە 60 جەنگی ناوخۆیی لە ناوخۆی وڵاتەکانە بەهۆی ناکۆکی لەسەر دیاریکردنی سنوورەوە لە نێوان ئەو گەل و بزاف و قوارانەی کە لە هەوڵی دەستەبەرکردنی سەربەخۆیان و لەگەڵ حکوومەتانەی کە ڕێگردن لە بەردەم سەربەخۆیی گەلانە هەڵگیرساوە. بۆیە هەمیشە ئەم پرسە واتە پرسی خاک و سنوور
وەکو چەکێکی کوشندە لەلایەن حکوومەتەکانەوە بۆ چەسانەوە و ڕێگریکردن و لەمپەر دروستکردن لە بەردەم سربەخۆیی گەلانە بەکارهێنراوە و بۆ گەلانی سربەخۆیی خوازیش هەمیشە لەمپەرێکی سەرەکی بۆ کەوای کردووە پرسی سربەخۆییان دوا بکەوێ یا زۆر ئاڵۆز بێ یا زۆر مکلیف بێ و خوێنی زۆرتری بۆ بڕێژن. نمونەی ئەمە ئەگەر باسی کوردستانیش نەکەین ڕەنگە پرسی باشووری سوودان نزیکترین کەیس بێ لە ئێمەوە کە من لە میانەی بەرنامەکەیە دواتر باسی یەکەم کە ئەوانیش ینی هاوشێوەترین کەیس کە هەبێ و بەراوردی بکەین بۆ ئێمە ڕەنگە کەیسی باشووری سوودان بێ. بەڵام لەگەڵ ئەمەشا مامەڵەکردنی وڵاتان بە گوێرەی ئەوەی کە شتێگەیشتنێکیان بۆ مافی گەلانەوەواتە وڵاتێکی دیموکراسین یا وڵاتێکی دیکتاتۆری و نادیموکراسین فەرقی هەیە. ینی وڵاتە نادیموکراسیەکانی وەکو سوودان و وەکو هندستان و پاکستان و وەکو ئەرمینیا و ئەوانە کە کەیسی وەکو کەشمیر و کەیسی وەکو ئابیە و کەیسی وەکو ئارچاخ و قەرەباخ و ئەوانیان هەیە، ئەمانە هەمیشە هەوڵەدەن کە خاک داگیر بکەن و کەمیکەنەوە. بەڵام وڵاتە دیموکراسیەکان وەکو کەنەدا بۆ نمونە تۆ بینی خاکی داوەتە کیوبک بۆ ئەوەی بە گوێرەی یاسایە گەڵێ لەبەرەوە هاوسەنگی هەرێمی لە نێوان کانتۆنەکانە هەبێ خاکی پێداون، نەک ئەوەی کە خاکی لێ وەرنەگرتوونەتەوە کەواتە لە دوجارە عەقڵێت و مێنتاڵەتی سیاسی و ئاکات کە ئەم کەیسانە سەر هەڵبدەن. کاک بەرە دەستخۆش دکتۆر، ئەمە کە باسی کەرکووکەکەین بەڕاستی ئەو دۆخی ئێستای کەرکووکە قسەی لەکەین دۆخێکە ینی ئەم پێناسی پێڵێن ناوچەی کێشە لەسەر ڕەنگە ئێستا لەم دۆخەیە زۆر بە سەریا جێبەجێ نەبێ، ینی پیادە نەبێ منەوە بەڵکو زۆرتر چەمچی وەکو بڵین شارێکی داگیرکراوە. ئێستا هەموو خەسڵەت و هەموو پێناسەیەکی شارێکی داگیرکراوی و معنای کەلیمە بەسەر ئێستای دۆخی کەرکووک جێبەجێ بێ. کەرکووک شارێکی مێژوویە لەم ناوچەیە، شارێکی زۆر دێرینە لەم ناوچەیە. ڕەنگە ئێستا دەرفەتیەوە نەبێ باسی مێژوو کەرکووک بکەین، بەڵام هەمیشە بە درێژایی مێژوو بەپێی هەموو بەڵگەنامە و نووسین و کتێب و نەخشە کۆنەکان و با ئەو یاداشتانی کە گەڕیدە و ڕۆژهەڵات ناسەکان لەم ناوچەیە لە سەردەمانی زوان و سیوانە هەمووی باز لەواکەن کە ئەم شارە هەمیشە زۆرینەی کورد بووە و چەند پێکهاتەیەکی تر وەکو کەمینە لەگەڵ کووردا لەم شارەیە ژیاون. هاتە خەسڵەت و مۆرکێکی کوردستانیانەی هەبووە. جا ئەم شارە ئەگەر لە بن قەڵەمڕێوی ئیمپراتۆری ئاشووری بێ لە هەزاران ساڵ پێش ئێستا یاخود لە شارێکی گرنگی ئیمپراتۆرێتی مادی کوردان بوو بێ یاخود سنتەری ویلایەتی شارە زۆر بوو بێ یان سنجاقێک بێ لە ویلایەتی مووسڵ یا لە سەردەمی دەوڵەتی عێراقا شارێکی عێراقی بوو بێ یان لە بڵێم لە سەردەمی ڕژێمی بەعسا بە درێژایی چەند 30 ساڵ و زیاتریش لە بندەستی تعریبا بوو بێ و هەتا ئێستاش ئەم شارە خۆشبەختانە ئەوەندەی گرنگە کە مۆرک و خەسڵەتە کوردستانیەکەی نەدۆڕاندووە. ئەمەش پێم وابێ بە پلەی یەکەم بە پلەی سەرەکی بۆ خەڵکە خۆڕاگرەکەی گەڕێتەوە کوردی کەرکووک کاتوانم بڵێم لەسەر ئاسی کوردستانی مەزن یەکێکن لە خۆڕاگرترین کوردانی کوردستانی مەزنیش کە بەرگەی ستەم و زوڵم و تعریب و زۆر جۆی با بڵێن دەست درێژیان گرتووە. بەڵام نەمەوێ من ئەم مێژوە کۆنە با تێپەڕێن باسی نەمێ باز لە 30 ساڵی ڕابردوو بکەم کە 3 جار هەمیشەم بیر لە ماکەمەوە 3 جار ئێمە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا 3 جار ئێمە وەکو کورد وەکو سەرکردایەتی سیاسی کوردستان کەرکووکمان بە تەواوەتی وەکو شارۆک و دەسەڵات وەرگرتوتەوە، یعنی ئەو زەوتکردنەمان کۆتایی پێهێناوە. جاری یەکەم هەموو بیرتانەکە لە ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکی کەرکووک لە درێژەی ئەو ڕاپەڕینانەی لە هەموو شارەکانی کوردستانە کرا بە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستانی بەرەی کوردستانی. کەرکووک ئازاد کرا بەڵام بەداخەوە تەمەنی زۆر کرد و ئەم ئازادیە سوپای عێراق لە شەڕێکی نابەرامبەرە هاتەوە با بڵێن کەرکووکی داگیر کردەوە بۆ جارێکی تر. ئەوە یەکەم جار بوو لە مێژووی دەوڵەتی عێراقە کە کەرکووک بەدەست کوردەوە بێ. جاری دووهەم لە 2003 بوو کە ڕژێمی بەعز بە یەکجاری ڕووخا. ئەم جارەش دیسان کورتوانی بچێتەوە کەرکووک و کەرکووکی دەستکەوێتەوە وەکو دەسەڵات و هەمانە و کۆمەڵێک گۆڕانکاری ڕوویدا و پارێزگار بووە کورد و با بڵێن بە چاودێری نێودەوڵەتیشی تیا بوو تا حدێک دوای هەڵبژاردنەکانیش هەر خۆشبەختانە کورد زۆرینەی دەنگ بوو ئەنجومەنی پارێزای گرتە دەست. ئەمانش بەڵام وردە دیسان هێزە نێودەوڵەتیەکان
ڕۆڵێکیان لەوە هەبوو کە با بڵێن دەسەڵاتی کورد کاڵکەنەوە. ئەم کاڵبوونەوەیە تقریبان خەریب بوو ئیتر وەکو بۆ جارێکی کە کورد نەبووە بڵین خاوەن دەسەڵاتی ڕەها لە کەرکووک. جاری سێهەم 2014 بوو دوای شەڕی داعش، ئەوە بوو داعش هاو بە ئاسانی مووسڵی داگیری کرد و سوپای عێراق خۆی نەگرت لە بەردەم هێرشی داعشا و چەک و جبەخانێکی زۆری بەبەزی هێشتن، بەڵام هێزی پێشبەرگەی کوردستان بەرگریەکی زۆر قارەمانە و نەبەردانەی کرد لە شاری کەرکووک بە هەموو پێکاتە و کۆمەڵگەی کەرکووکی بەگشتی و بەرگری کرد و ئێوەش جەنابتان لێ بوون و ئاگادار بوون کە چەندین جار داعش تەنانەت هەندێک جا هاتە ناو شاریش خەڵقی ناو شاریشی کرد. ئەو شەڕانەمان هەمووی لەبیرەکە پێشمەرگە و ئاسایشی کوردستان چەند نەبەردانە توانیان داعش تێک بشکێنن. ئەم سێ جارە کە ئێمە کەرکووکمان لەدەست داوەتەوە من ئەتوانم ناوی بنێم لە ناو بێدەنگیەکی نێودەوڵەتی یاخود ئەگەر لە بینی دوو کەوانە ئەو بتوانم ئەو مەسەڵەحە بەکاربێم لە نێو بێویژدانی و بێڕەوشتێکی نێودەوڵەتی بەرامبەر بە قەزیەی کەرکووک بەگشتی. ئێمە کەرکووکمان لەدەست داوەتەوە لە 2014 کە کەرکووکمان دەستکەوت ڕیفراندۆمیشی تیاکرا بە زۆرین دێن کەرکووچیەکان دەنگیاندا بەوەی هەم کەرکووک لەسەر کوردستان بە هەمیشتی تر وەکو شارێکی عێراقی نەبن وەکو شارێکی کوردستانی بن. بەڵام لە 16 ئۆکتۆبەر لە خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 دیسان ئێمە لە دەستمان ناوێتێ ئەم سێ جارە ئێمە بەم شێوەیە کەرکووکمان لە دەست داوەتەوە. ڕەنگە هۆکارەکان زۆر بازەکرێت، هەندێک هۆکارڵێن ئەوە بووە کە کورد خۆی نەیتوانیوە ئیدارەیەکی دروستی ئەم شارە بە شارێکی هەستیارە. هەندێکی تر بۆ چون وایە کە وڵاتانی دراوسێ بە تایبەتی تورکیا و ئێران ڕۆڵیان هەبووە لەوەی کە ینی دەستی وەردانیان کردو و فشاریشیان کردو بە هاوکاری حکوومەتی عێراق تەبعاً کەرکووکیان لە دەست کورد سەندۆتەوە. بۆ جاری با بڵین بۆ چوونی سێهەم ئەوەیە کە هێزە نێودەوڵەتیەکان هەمیشە بڵین ئێرادەیەکی نێودەوڵەتی لەگەڵ ئەوایە کە کەرکووک بەدەست کوردەوە نەبێ. لەوانەیە ئەم سێ هۆکاری هەریشیان ڕاست بن، لەوانەش هەرسێکیان پێکەوە هۆکار بن. من حەزەکەم دکتۆر محەممەد لێرە لەسەر ئەم هۆکارانەی کە بازەکرێن با بڵین وەکو لە وەڵام ینی شۆڕەوەی وەڵامی ئەم پرسیارانە بکەین. ئەم هۆکارانە کامیان دروستن؟ بەناوی خۆی گەورە خۆشحاڵم لەگەڵ ئێوە ئەمڕۆ باسی بابەتێکی زیندوی وە گرفتێکی سەرەکی لە نیشتیمانی خۆمانەکەین کە ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکەین بەڕاستی لەوانەیە چارەسەرەکانی تر نەیەت و ئەگەر ئەم گرفتە چارەسەر بکەین من پێم وایە چارەسەرەکانی تر بەدوایە بە ئاسانی دێت. تەبنێمە لە ئاستانەی نزیک بوونەوەی 60 ساڵی منەظەمی تعریبی کەرکووکین و ئەزانین بەرلەوە مەسەلەی حەویجە و ئەو پرۆژەی ئەوانە هەبوو عەرەب هاودراوە لە ناوچان نیشتە جێکراوە، بەڵام ئەکرێ بڵێن لە ساڵی 61 بەدواوە ئیتر تعریبی منەظەم لە سنووری کەرکووک دەستی پێکردووە. ئێمە نزیکە بینەوە لەو حاڵەتە بەهێزترین حاڵەتی ژۆکو مێژوو بۆی باسیکەین ساڵی 63 کە حرس قەومی دێت هەموو گوندەکانی کوردەکانی ئەو سنوورانە ئەسووتێنێ و تاڵانیانەکە لێەوە ئیتر بڕیار درا کە کەرکووک بە تەواوی تعریب بکرێت و نەهێڵدرێت بکوێتە ژێر با بڵین هەژمونی زۆرینەی خەڵکی کورد، کە هەژمونی دەسەڵات شتێکی ترە، هەژمونی زۆرینە شتێکی ترایە، یعنی هەوڵێکی یەکجار زۆرترە. هەموو ئەو هۆکارانەی کە جەنابەت باست کردەوەشی کە لە پێشێکیەکە کاکە دکتۆر باسی کرد ئەکرێ کۆ بکرێتەوە، کامیان دروستترە کامیان لە پێشترە. من پێم وایە هەر هەمویان دروستترن بەڵام کامیان لە پێشترە. لە هەر زەمانێک یەکێک لەو هۆکارانە لە پێشتر بووە لە بابەتەکە. کەرکووک ئێستا بەداخەوە لە شتێکی نێوخۆیی عێراقی یا تایبەتی کوردستانی دەرچووە بۆتە شتێکی نێودەوڵەتی. ئێمە زانین جارانەمانوت مشکلی نەوت هەیە لە بابەتەکە، بەڵام ئێستا مشکلی ئەتەنیکیش هەیە، مەسئلەی نەتەوەییش هەیە. ئێستا خەڵکێکی تر هەن بە تموحی جیاواز دێن دیفاع لە نەتەوەیەکەکەن لە سنوورەکە. بەداخەوە ئەمەی تێپەڕاندووە ئێستا مەسئلەی با بڵین مەزهەبیش هەیە، ئێستا شیعەکانیش چاویان لە سەر ئەوەیە بە بیانووی زۆر جیاواز دێن ئەو شوێنانەی کە وەقفی سونی بوو ئێستا یەکەنە وەقفی شوعی و ئەوانەڵەن ئیمامی چوارێمی ئێمە وا لە کەرکووکە لە زین العابدین، ئیمام زین العابدین وا لەوێ. ئەوتە گرفتەکان تەنها نێوخۆیی نین، مەزهەبی نین، نێودەوڵەتی نین، هەمووی کۆبۆتەوە. لە هەر سەردەمێک لەو سەردەمانە بابەتێک هاتوتە پێشەوە. مەسەڵەن ئێمە لەنەوە توێک کە گەڕاینەوە کەرکووک من شەرەفی ئەوەم هەبوو کە بەشدار بووم لە ڕاپەڕین لەوێ و برینداریش بووم لە ئاخر ڕۆژ.
بە ئاشکرا ینی ئەمان بینی کە تیارەکانی عێراقی هەڵسان و ئەمریکەکان بێدەنگیان نوان لەوە واتە ئەمە یەکێک لە هۆکارەکان مەساڵحی نێودەوڵەتی یەکی گرت لەسەرەوەی کە پێشمەرگە پاشەکیشە پێ بکرێت و کەرکووک ڕادەست بکرێتەوە لە دوای 2023 هەم من و کاکڕگوار هەردووکمان لە کەرکووک بووینە بتەکیت لە 2023 بۆ 2005 و 6 ینی دەسەڵاتەکان جیاواز و ئەمریکەکان هەژمونێکی زۆر توندیان لەسەر کەرکووک هەبووە مەجای مانەوری ئیداری سیاسی بە کورد ئەوەندە نەئادرا وەکو بەلایەنەکانی تریش نەئادرا بەڵام کە لە دوای ئەوە کە کۆر تا ڕادەیەک توانی زیندوو بێتەوە کە ئەگەر بکرێ ئەوە شەر بخینە ناو گفتوگۆکانمانەوە ئێمە چیمان کرد لە کەرکووک ئەو کاتە ینی ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە ئەویش سەبەبێک لە سەبەبەکانە کە جاری وایە ئێمە کەرکووک لە دەستە دەین بۆی کە نازانین چیمان کردووە یا هەڵسەنگانی چیمان کردووە ناکەین بەڵام واقعێک دێتە پێشەوە ئەگەر لە زمینی ئەو هۆکارانە کە ئەکۆڵینەوە چیمان کردووەوە چی دەکەین و چۆن ئاسایی ئەەکەینەوە دەگەڕێنەوە ئەگەر ئەمە نەکەین من پێم وایە کە ئێمە ئەبێ بەرگریەکەمان لە کەرکووکەوە بگوازینەوە تەگە لەگەر کەرکووک بەرگری نەکەین و ئاساییکردانە نەبینە پێشەوە ئێمە بێ بەرگریەکەمان بگوازینەوە بۆ شێراوە بگوازینەوە بۆ بانی مەکان وەک چۆن هەفتەی پێش جەژن لە حدودی کفری ئێمە ناچار پاشەکشەمان کردەوە ئەو بازگە و ئەو شوێنانەمان ڕادستی هێزی عێراقیەکان کردوێتەوە وەک چۆن لە خانەقین ئێمە جاران لە مەسلەی خانەقین لە جەلەولا قسەمانە کرد ئێستا لە دێکاکەیەکانی نووسا و بە خانەقینەوە قساکەین ئەنی خۆمان ئەو گوندانێک کە وەکو مێرخاس و ئەوانە کە شەیدەکانیان تیادرا لەوێ خەڵکمان لێ نەکوژن کەتی جاران ئێمە لە جەلەولا بەرگریمانە کرد ئەنی حاڵەتێکی زۆر تایبەتیە کە ینی هەم بەرگری و هەم عمقی نەتەوەیت هاتۆتام هەم نەخشەی کوردستانیش دروست ئەوەیە ینی ئێمە ئەگەر ئەم پێشنیارانە یا ئەو گفتوگویانەی کە ئەیکەین نەیکەینە کردار و نەیبین بەرەو پێشەوە خاک لە دەسەدەین عمقی نەتەوەی خۆمان لە دەسەدەین پێگەی استراتیژی هەرێمیش لاوازەکەین لە مۆزوعەکان بۆیە ئێمە ئێستا لە جاتەوەی کە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە مەرجێک تەسلیمەکەنیان ناکەین بازگەیەک تەسلیمەکەنیان ناکەین ئێمە جاران گفتوگۆمان لەسەر ئەوە ئەکرد کە ئەچینەوە حەمرین یان ناچینەوە هەی بزە جیاوازەکە ئەلێرێ لەو سێ حاڵەتی کە کاک بەرهەم عەلی وتی ئەو سێ لە دەستدانە ئێمە گەیاندۆتە ئێرە ئەگەر چاوەڕێ بین ئێمە بەم بارودۆخەی ئێستا بمانەوە بەرەوە بێش بڕۆین من پێم وایە پاشەکشەی زیاترمان پێکەن کاک ڕێبوار هەر لەسەر هۆکارەکان و چی تریشت هەوێ وڵی من تینێکێکەکەم بە کۆلەی مقارنەیەک لە بینی کوردی پێش 100 ساڵ و کەرکووکی تیابێ و کوردی ئێشتەش لە معادلەتە نێودەوڵەتەکان و لەگەڵ ئەو ئەعلامی کە لەو زەمانە هەبوو یان لێرە لەم کاتیا بوو ئەو بەرژەوەندیانە گشتیانی کە یاریست کورد لەو زەمانەوە چۆن بێت ئێستش چ پاڵپشتێکی کەرکووکیش کە دۆکو لێک نقطەیەکی زۆر سەرەکیەتایە ئێمە هەمومان اتفاقی سیڤەر و لۆزانمان لەبەرە کە چۆن مافی کورد بووە کە حەمرین سنووری بێت مەسەلەن مەلیک فەیساڵ تۆ بۆت نێ لەو زیاتر بچیتە پێشەوە ئەمە دەوڵەتێکە ناوی کوردستانە ئەمە زۆرینەی کوردە و هەنی ئەقەلیاتی تورکمان و عەرەب و مەسیحی و نەشیتە ینی وازەحە ئەوانەی ئینەکانی داری مەعارفی عوسمانی بخوێنەوە زۆر بڕوونە ئەم سێڕعاتانەشی کە باسیەکەین عمقێکی تریشیە مەسەن سەفەویەکان و عوسمانەکان لە 1936 بۆ 1938 شەڕەکە لەسەر کەرکووک بووە من لەگەڵ بەرپرسێکی گەورەی ئێرانی قسم کرد لەو فتری دوای 16 ئۆکتۆبەر ئێوتمیوە خۆتان لە 1936 تەسلیمی عوسمانەکانتان کردوەتی وڵی شێخ سەقەتمان کرد وەگەڵمان کردوێ ینی تاریخانە مێژوویە کە بێ ئینسان ئەمی کۆکاتەوە ئەڵام لەو کاتەیە بەرژەوەندەکان بە کۆلەی ئایا کورد ئەو پێگایی پێ بدرێتەوە هەر لە شۆڕشی شێخ مەحموودەوە دەستی پێ بکاتدا پێشی خۆشیش با بڵێن شێخ عوبەیدوڵڵای نەهری شۆڕشەکەی چۆن بوو شێخ سعیدی پیران و عەبدولسەلام بەرزانی و تاگاتە مەرحوم بەلا مستەفا و تا ئێستاکە کاکە لەو کاتەیە بۆ تەعامولیان وا بۆ معادلاتی نێودەوڵەتی و ئەقلیمی لەگەڵ کووردا ئێستاکە بۆچی سەلەن پێشمەرگە سومبول ئەتر هەموو کەس ناسیەوە مە کووردە و مەعاناتیەت لە چوار پارچەکەی کە دابەژۆ بەسەر ئێران و تورکیا و عێراق و سووریا خەڵکێک ئەنزارێکی تریەیە ئەمە باسی چیەکەم باسی ئاسی جەماوەریەکەم جاکی باسی حکام ناکەم حکام هەر بخۆن استراتیژیەتیانە استراتیژیەتی ئەمریکی بۆ ناوچەکە چۆنە وازەحە هەموو خەڵک چێتە ناو مفرەداتیەوە بەڵام ستا خەڵک شاتۆتە سەرسکە
گەلەکانی ئەوروپا هاتوونەتە سەروی کە کورد ئەبێ شت بێت گەلی ئەمریکا تۆتە سەر خەت گەلەکانی ترش کە ئایانێ هەواوین لەگەڵێمەش دێتە سەر مەسلەی کەرکووکیش ئێستاکە هێواشواش وەختە دەرەچێت لە معادلەتی کە حکام و سیاسات و استراتیجیاتی هێزەکان قڕای لێدەن ئێستا خەڵکێکی تر دێت ناوێ بالمناسبە ئێمە دوای 2005 هینێکمان هەبوو کۆربەندێکمان هەبوو لە بینی 14 شاری دنیا باسی شارەکەین باسی ئەو سرعاتە ئەینا ناکەی کە جەناب باسکە 130 شەڕ دروست بووە لە کۆیەنە شارەکانی وەکو میترۆفیزا وەکو بۆستنەوەرسک وەکو لەندەندێری وەکو لە فەڵەستین لەگەڵ ئێنەکان کادۆنە لە نایجیریا مەسەر کۆمەڵێ شار هەن لە قۆناغی گواستنەوەن باسی قۆناغی گواستنەوە کە ئێستاکە لە ناوچێکی کێشە لەسەر متەنازع عەلەیهیک کە کەرکووکیش بەشێک بوولەوە بەسە پەرشتی دیار بوو پرۆفیسۆرێک بوو لە جامعەیەکی گەورەی بۆستنی ئەمریکا هات شرافێکەکە ساڵی لەو شارانە دانیشتین کە ئەو کێشانیانەیە بابزین میکانیزمی ئاڵوگۆڕکردنی چۆن چارەسەریەکەن و دەوڵاتی بالمناسبە هەندێکی شار هەبوو وەکو کەرکووک ئەوانش کەسێمە زۆر لە ناوی قوڵاوین لە ناو شارەکەیت بلۆکیان دروست کرد و بلۆک یعنی لە بینی ئەم تەرەفی ناو گەڕێکێکی وەکو بڵێ منتیقەی با بڵێ شۆرجە و ئەو دیۆ بلۆکە بێت ئەم منتیقەکانی لە خورماتوش هەبوو لە خورماتوش لەو دوایە ئەو کێشێ دروست بکات بە قازیفە لە یەکتری بدەن يعني هێشتا نەگەشتەوە مەرحەلەی بەختوندی لە ئێمە چەند لە دووس خورماتوو بەداخەوە لە کارەساتی 16 ئۆکتۆبەر و جینۆسایدەکەی عەبادی ئەوە هەبوو یعنی کە خەڵکیان سووتان و 2002 ستان گەشتنەوە قۆناغەش کە کێمە لێ ترسای ئەمە وەکو سەردێکی یعنی مێژووی ئەو شارانە بەڵام لە ڕووی کێمە کە ئێستاکە ئایا کەرکووک ئەم دوای 2005 کە پێی تێپەڕ بووین ئەمریکاش لە سەرەتاوەکو جەنابی دکتۆر باسی کرد لە بیدایەتەوە بەبییرتان دەینیان کردە ناو سیلاحەکانمانەوە نابێ کورد چەکی بەدەستەوە بێت چەکی زیندوو حی تەڵقەی زۆر دوای پێ بێت مەقەڕاتمان هەمی وای لات یعنی وەجای بۆتانێت تەحڕوکرد من بە پرسێکی ئەمریکیم لێوانە بینی وتم سە خەڵکێک کە تۆ بەهەر حاڵوا ئەزانی لە ئەمریکا تویتە شەڕێک لە بینی کورد و عەرەب و تورکمان وەختێک تریە کوژین و لە تۆ بالگراوندێکی ترێ ئێستا ئەم کەرکووکە کۆمەڵی مەعاناتی خەڵکێکی زۆری لێ عیدام کراوە زندانی سیاسی کراوە مەساحفەیەکی زۆری زەرعاتی داگیر کراوە و ئێستا ئەمە تۆ مەسەرن تاتویتە لای من بۆ کەرکووک ساگەڕیتەوە نمونەیەکەم پێدا گەڕایتە تۆ ئەمریکا بۆ شارەکەی خۆت کاتیاتی ماڵەکەی خۆسێکت ماڵەکەت خەڵکێکی تریتایە تەعادا کراوە لە مناڵەکانت تۆ چیەکی مووقفت لەو کاتەیە وتی وەڵاوە زۆر خەتەرە وتم هێ سەمانی کەرکووک ئاواین ئێمە هاتووینەتەوە بە ئێمە لێن بۆ هاتوون ئێمە کەرکووکین ئێمە لە زوڵمی سەدام ڕامان کردووە تۆ نایی بگەڕێمەوە ماڵەکەم یەکێک هاتۆتە نایەوە تەعادای لە ماڵ و منداڵم کردووە و ئەلێ بۆ تشتنی وەردابن سلاحەکەتیش نالی مافەکەی خۆمەرگرنەوە ئەتاوای لات گەشتە زەختی 2005 و دەستورەکە دانرا و مادەی چێشتخانەیەک ئاڵای کوردستانی هەڵکرد و ئەمریکیەکان بە چەندین هامەرسون ئاڵاکەیان داگرت چێشتخانەی کوردستان لەگەڵ تو ئەبێ و تەسەوەری خۆشی پێ بدەی جاوتم باش ئێوە لە ساوث کارۆلاین و نۆرث کارۆلاین چیتان بە یەکتری نەکرد لەگەڵ نیویۆرک چی خوێنێکتان دەشان ئێوەتان نەکرد یەکاک ئێمە وەکوێش و کورد وەکوێ وا قاسیش نەبووە ئێمە هاتوونەتەوارین وەرە زەحمەت نەبێ و مادێکی دەستوریمانی با دیواشش پێ دانشین و خۆی لە مسەقفترین لێ ئێمە حەزاری ترین لێوە گەر حقیقەتت بێ ئەگینا وەڵاهی من لە زۆر کابراایکی زۆر با بڵێن ناوداری عەربی زۆر پرۆفیشناڵی مسەقف ئەوێت ئەو زوڵمەی بەسەر کورد هاتووە لە پێچەوە نەبووە مەسەن عەرب وای بەسەر هەباتێ بەرامبەر کورد هەر مناڵی سەر بێشکەمان نەهێشت هەرچەندوانش لە دەسەڵات لە کاتی دەسەڵاتەکان شتی وایان کردووە بەڵام کورد بەو نەفەسە خوێناویە نەهات بەو نەفەسە حەقد و کینە نەهات وتی وەرن حەلیکەین قەدەگەر نێودەوڵەتی حەلیکەین ئەگەر ئەقلیمی بە حەلیکەین ئەگەر یعنی ئەو نەفەسە ئاشتی خوازانەی هەیە بەس تو هەر پانەی تەباندڵێ و تەسەورشی لێ ناکەی ڕەتفعلێکێ بێ ئەویش ناکرێت ئەمانەی مەسەرستاکە من کابرا ئەوە 16 ئۆکتۆبەر خۆ من ئەمە داوەلی بردنەکەم تۆزێک مقارنەکردنی قووەتی سەدام کە ئێمە سەدام ئەکەینە نمونە حقیقەتەن لەوانەیە عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و تا گاتە نووری سەعید و کەسی وەکو قووەتی سەدام نەبوو شەشەم جێشێ بۆ لام عالەمە ئێستا دوای 16 ئۆکتۆبەر خەڵک ناگەنە سەتایەکی سەدام لەینە ئەو وەقاحەتە چیەوە هەلەیەکە کە بێتە سەر بە ئاشکرا کورد کاتە بچەوسێنێتەوە لەم قۆناغە کە من لەم لە فترانە پەیامێکی حتا یاساییمدایە ئەو خەڵکانی کەسە پێشێری یاساکەن لە کەرکووک و لە ناوچەکانی داقۆ قوشارەکان ئێوە بە سزای یاسا و دەستورەکەن وا نەزانم مەرحەلەیە ئەوە زۆر باسایی ستاتێ خۆ
خۆ سەدام زۆر لێو بەقۆتر بوو بەڵام سەدام مەسیری دیارە بەس ئێوە هیچ نین یعنی ئەوە نییە وەقو پشتی نێودەوڵەتی یان هێزە شەشەمی عێراقی بێت جا لەبەرەوە ئێمە کەم تەرخەمێکی تازە لەم قۆناغا بێت باسی خۆمان بکەین دەست پێ بکەین بە من بەردەوام داواکەم ناوە حیزب کوردستانەکان ئەوانەی لە کەرکووکردنەوە دەرۆن یەکسەر داوا قەیدکەن دژی ئەوانەی کەسە پێشێت یاساکەن لە کەرکووک بە تایبەتی سەر لە داقوق ئێستا کە پێش چەند کاتژمێرێک سێ گوێم لە بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک گرتووە باوی کەسە پێێنراوە لە جاتی کاکمادی کاکەی ئەلێ وەڵاوی کە ڕۆدا لە داقوق علاقی مادی 140 ئاخۆڕم بەستە علاقی بە 140 هێشتا بۆش لەوەشی دیە یعنی بۆ خۆی مامۆستا من پێم وایە فاکتەرەکان ئەگەر بینەوە ئیستا سەرباری ئەوانەی کە بەڕێزان فەرمویان و پێم وایە خودی خۆشمان ینی ئەوەندە بێگوناه نین لەوەی کە بەسەر کەرکووک و بەسەر ناوچەکانی تریشا هاتووە یانی ئەگەر لە بینی 2023 بۆ 2014 مقارنە بکەین و لە 2014 بۆ 2017 بەراوردکەین ڕەنگە دوو دیمەنی جیاواز بینین بەڵام ئەوەی کە لە چرکە ساتێکی مێژوویە ڕۆدا لە 2017 ئیتر ئەمە خۆ ڕەنگە کولانەوەی برینەکان سوودێک نەگەیەنێ ئێستا بە تایبەت بۆ چارەسەری وەزعەکە بەڵام خۆشمان ئایا تا چەند بەرپرسیار بووین یەکەم لەوەی کە بەسەرمان هاتووە لەو ناوچانە و بە کەرکووک بە دیاریکراوی و دووەم لەوەی کە چۆن مامەڵەمان لە دوای قۆناخی پاش خیانەت و پاش داگیرکاری کردووە من پێم وایە بە درێژایی 3 ساڵی ڕابردوو ئەو بێدەنگێ و ئەو جۆرە لە متبوونی سیاسی لە ڕووی هەڵوێست وەرگرتنەوە دەرحەق بەوەی کە لە کەرکووک و لە ناوچەکانی تراکرێ لە مێژووی ئەو ناوچانەیە نمونەی نەبووە من پێم شک نایە لە قۆناغێک لە قۆناغەکانە وەکو لە ئاستی سیاسیە ئەوەندە بێدەنگی هەبوو بێ ئەوەندە بەنەوەیەک لە نەوەکان چاوخەواندن لەوەی کە ڕۆژانە ئەگوزارێ هەبوو بێ ینی بە تەسەوری من فاکتەرەکە بۆ واگەڕێتەوە کە بۆ تەکمیلەکردنی ئەوەی کە ڕووی داوە لە 2017 ئەجندایەکی تر شان بەشان و بە شێوەیەکی هاوتەریب لەگەڵیا جێبەجێ کراوە ئەویش مەسەلەی گۆڕینی ئەولەوێتەکانە یعنی ئەگەر لە 2023ەوە هەتاوەکو 2017 با بڵێن پرسی خاک و سنوور و مەسلەی ناسنامەی ئەو ناوچانە بە هیچ شێوەیەک قابلی سازش لەسەر نەکردن بوو بێ و بە هیچ شێوەیە کورد بەشداری هیچ پرۆسەیەکی سیاسی هیچ کابینەیەکی نەکردووە ئەگەر لانی کەم بە شێوەیەکی شکڵی و قانونیش بوو بێ وەکو التیزامێکی قانونی نەخست بێتە ئەستۆی خۆی کە بەرپرسە بە جێبەجێکردنی مادەی 140 و بەرپرسە بە یەکلاکردنەوەی چارە نووسیە و ناوچانە بەڵام لە 2017 بەدوای ئەم خیتابە ئەگۆڕێ واتە کە ئەولەوێتە سیاسەکە ئەگۆڕێ ئەو ناوچانە ئەبن بە ئەولەوێتی سانەوی یعنی ئەگەر ئەمە بۆ قۆناغێکی مەرحەلیش بوو بێ دروستە لە 4-5 ساڵی ڕابردووە ئەولەوێتی ئێمە لە بەرامبەر بەختایە پرسی موچە بووە و پرسی بووجە بووە کەمتر پەژاینەتە سەر کردەوە بە دڵنیاییەوە من پێتەڵم ئەمە ئەجەندایە ئەمە ئەجەندایەکی سیاسیە کە بەداخەوە ئێمە لەبەر ئەو وەزعایەک لە دوایەکانی کە هاتوون ناچار بووین بە جۆرێک لە جۆرەکان تەسلیم بەم ئەجەندایە بین من بۆیە هیوادارم کە هەرچی زووترە حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵیە بگەنە حەلێک هەرچی چۆنێکەیە هەر چۆنێکە بێ بۆ تەجاوزکردنی ئەم مەرحەلە ڕەنگە زۆر گرنگ نەبێ ئەگەر سازش و مساومەی مالی و ئەوانەشی تیابێ ڕەنگە زۆر گرنگ نەبێ بەمەرجێک ئەم قۆناغە تێپەڕێ بۆی کوردستان جارێکی تر بتوانێت بپەرژێتە سەرەوەی کە ئەولەوێتەکان جارێکی تر ڕیسکاتەوە بگەڕێتەوە سەرەوەی کە ئێمە مەسلەی زۆر گەورەتر لە پرسی بووجە و موچەمان لەگەڵ عێراقا هەبووە و بە درێژایی 100 ساڵی ڕابردوو ئەگەر مەسلەی سەربەخۆیی ئامانجە استراتیژە گەورەکە بوو بێ لە پاڵ ئەوەیە بەبێ یەکلاکردنەوەی پرسی ئەو ناوچانەوە بە دیاریکراویش بەبێ یەکلاکردنەوە ناسناوی پرسی کەرکووکیش سەربەخۆیش نەبەدی دێت و نەبەدی هاتووە و ئەگەر مەسلەی کەرکووکی لەگەڵانە بواە من پێم وایە ڕەنگە لە ڕابردووە لە هەفتاکانە ڕەنگە بتوانرایە دەستکەوتی گەورەت و ئەوانە بەدەست بەهاتایە بۆیە ئێجگار گرنگە ئەگەر ئەو ڕێکەوتنە سیاسی ئێستا بکرێت لە نێوان بەغداد و هەولێرەوە بگەنە حەلێکی مالی جارێکی تر کوردستان ئەتوانێت ئەمە بە ئەولەوێت بکاتەوە و ئەو هەنگاوانەی کە ئێستا هەن من نازانم لێرە و لەوێ گوێشم لێ بێ کە ئەو لێژنەی کە بە چاودێری نەتەوەی گرتوەکان هەیە لێژنەی ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک هەندێک پرۆپۆزەڵی باش حاضر کراون و هەندێک درافتی ڕێکەوتن هەن من هیوادارم ئەو هەنگاوانش هەبێ بەڵام خاڵێکی گرنگەیە کە ئێستا گرنگە کوردستان بیخۆزێتەوە ئەویش ئەوەیە کە ئەم کابینەی مستەفا کاظمی بە جۆرێک لە جۆرەکان ناچارە و مەحکومە بەوەی کە ئەگەر بە شێوەیەکی نمایشیش بێت جۆرێک لە سەقامگیری لەو ناوچانەیە دەستەبەر بکات بۆچی لەبەرەوەی کە عێراق ئێستا لە ئەستانەی دانوستانێکی چڕوپڕە بۆ بەستنی ڕێکەوتنامەیەکی استراتیژی لەگەڵ ئەمریکا
بە مووقفێکی ئێجگار زەعیفەوە ئەچێتە ئەم دانوستانانەوە بۆ لەبەرەوە مەسلەی هەڕەشەکانی داعش یەکێکە لەو تەوەرە سەرەکیانەی کە پاساوی سەرەکی ئەمریکیەکانن بۆ فەرزکردنی مەرجیمانەوەی خۆیان لە عێراقا و عێراقیش ناتوانێت نکۆڵی لەمە بکە و داعشیش ئێستا مۆڵگەی سەرەکیان ئەو ناوچە کوردستانیانن کە لە غیابی هێزی پێشمەرگایەوە لە میانەی قۆستنەوەی ئەو فراغە ئەمنی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دروست بووە خەریکی خۆڕێخستنەوەن و لەوێەوە پەلەهاون و خەریکی کردەی تیرۆریستیە بن و ئەمەش بۆ عێراقدا ناپۆشتێ بۆیە هەر ڕێکەوتنێک لەم بارەیەوە بکرێ من پێم وایە زۆر دەستی کازمی لانی کەم بەهێز ناکە بەڵام لانی کەم جۆرێک لە باڵانس بۆ گفتوگۆکان ئەگەڕێنێتەوە و خاڵێکی تریش ئەگەر ئیشارەی پێ بکەین ئێمە بەرەو هەڵبژاردنە چین ئەوەی ئەلان کراوەکە لە حوزەیرانی ساڵی داهاتووە هەڵبژار نەکرێ ئەگەر ئەم هەڵبژاردنە ڕەنگە مەترسیدارترین هەڵبژاردن بێ لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی کاریگەری سیاسیەوە لە عێراقا بەنسبەت دەنگ و پێگەی کوردەوە بۆچی نەخودی پرۆسەی هەڵبژاردنەکە نا بەڵام ئەو میکانیزمەی کە بەنیازن هەڵبژاردننی پێنجام بدەن و بەو لە سایی درێژە کێشانی ئەم وەزعیا من پێم وایە ئەگەر باسی کەرکووک بکەین بەتەنیا ئەگەر لە 16 ئۆکتۆبرەوە هەتاوەکو ئاخری انتخاباتی عێراق لەبەر خاترگیری سیاسی و جۆرێک لە پاداشکردنەوەی ئەوەی کە ڕوویدا پێگەی کورد لە ئاستی 6 کورسیاواتە 50% کورسیەکانی کەرکووکە هێڵڕابێتەوە بەڵام لە درێژە کێشانی ئەم وەزعیا وەک گەیشتن بە انتخاباتی داهاتوو من پێم وانییە بهێڵن جارێکی تر کورد ببێتەوە خاوەنی 6 کورسی و بە تایبەتیش ئەو یاسایی کە بەنیازن هەڵبژاردننی پێنجام بدەن بەوەی کە بازنەکان فراوانتر بکەن و لەسەر ئاستی محافظاتیش بیهێنە ئاستی قەزاکان چکە هەر دەستکاریکردنێکی بازنەیی هەڵبژاردن لە عێراقا کورسی کوردی کەم کردوێتەوە یعنی ئێمە ئەو کاتێک کە لە ساڵی 2005 بەدووە عێراقی یەک بازنە بووە پێگەی کورد و دەنگی کورد لە پەرلەمانی عێراقیە 78 کورسی بووە دواتر بۆتە 80 کورسی بەڵام کە لە ساڵی 2010 بەدواوە لە ساڵی 2013 کە دەستکاری یاسای هەڵبژار نەکرێ و عێراق کرێتە 18 بازنەی هەڵبژاردن سەنگی کووردا بەزێت بۆ 50 کورسی و ئێستش بۆتەوە 6 کورسی بەڵام ئەگەر بەو قانونی انتخاباتی کە ئێستا هەیە و بە دیاریکراویش مەبەست لێی لاواازترکردنی پێگەی کوردە لەو ناوچانەیە بە قەزاکردنی بازنەی هەڵبژاردن من پێ وایە دەنگی کورد و پێگەی کورد لەو ناوچانەیە زۆر زەرەرەی زیاتری پێەکەوێ و زۆر زیاتریش کەمە بێتەوە و ئەمە هەڵا استراتیژە زۆر گەورەکەیە و مەترسێ استراتیژیەکەش بە تاقیبێک بۆ قسەی کاک دکتۆر محەممەد کە باسی نەوتی کەرکووک کرام مەلا مستەفا بارزانی مقابلەیەکی هەیە لە ناو جەبهە ئەکرێت لە ساڵی ئەگەر هەڵنەم 1970 ڕۆژنامە نووسێکی ئێرانی مەنسوور تارازی پرسیاری لێیە کاڵێ بەهۆی نەوتەکەوەیە کە ئێوە ینی هەمیشا بە شۆڕش دەست پێ بکەن و بەهۆی نەوتی کەرکووکەوەیە بارزانی وەڵامێکی جوانی هاتەوە ئەڵێ هەموو هەر وڵاتێکە تەماعی لە کەرکووکە ڕەنگە بۆ نەوتەکەی بێ بۆ سامانەکەی بێ بەڵام ئێمە تاکە لایانی کە کەرکووکمانەیە لە بەرۆی خاچی کوردستانە و لە بەرۆی خەڵکی کەرکووک خەڵکی کوردستانن لە بەشی دومی جوابەکەی ئەڵێ تەنانەت با نەوتەکەش بۆ خۆیان بەرن نەگەر ئەوانە تەماعیان لە نەوتەکەی با نەوتی کەرکووک بۆ خۆیان بێ بەس با کەرکووکمان بدەنێ ڕێگە من ینی یارمەتی دەوڵەتی عێراق نێن لەوەی کە شەڵمان لەسەر بکات لەگەڵ بکە لەسەر کەرکووک مەوزوعەکانی ئەو بابەتانەی ئەو مەترسیانەی کە لە دوای 16 ئۆکتۆبری 2007 لەسەر کەرکووک ناکرێمە لێرە باسی بڵین کەرکووکین و باسی ئەو مەترسیان نەکەین من ئەمان بە تەنیاوەکو ڕۆژنامە نووسێ کەرکووک چاودێرێک کە ئەو سەردێڕ و ناونیشانانەی کە من لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبری 2007 لە کەرکووک ئەیبیستین هەمومان ئەیبیستین نەگون چین ینی بە پلەی یەکەم هەموو ئاگادان و ڕەنگە جەنابتان بەداتاشتی گرنگتان لابێ تعریبێکی زۆر چڕ و فراوان و مەترسیدار و بە هاوکاری حکوومەتی عێراق خۆی بە هاوکاری دەسەڵاتی خۆسەپێنی ئێستای کەرکووک بە هاوکاری خودی ڕاکانجبووری و بە هاوکاری حەشدی شعبی کە لەوێ دەسەڵاتێکی سەربازی سەپاندووە بەڕێوە ئەچێ و کەم ڕۆژ تێئەپەڕێ ئێمە لە ناو میدیاکانە نەبیستین کە کۆمەڵێک کاروانێک عەرەبی هاوردا هاتوتە فڵان بوون لە داقوق یا لە شوێنێکی تر و ئەیانەوێ دیسان زەوی ئەو زەوی کە بەدەست زووتیارە کوردەکانەوە زەوتیکەنەوە هەموو ساڵێک لە وەرزی زەربوونی دەغڵودان و نزیکبوونەوەی دروێنەیە ئەبینین هەڵمەتێکی سووتاندنی سەدان دۆنم زەوی زووتیارانی کورد
هەیە ئەمە ژێکێکە لە ڕووداوانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەرۆ زۆر پەرەیسەندووە بابەتی نەوتی کەرکووک بە بەردەوامی ئەدزرێ بە نەوتی کەرکووک بەردەوامیش بە قاچاق ئەبرێ بۆ ئێران و هەموو کەس دەزانێت داهاتەکەی بۆ چێ و چی ئەیدزێ ئەویش بابەتێکە کە ڕۆژانە ئێمەشتی لێ بیستون و تەنانەت لە میدیای نێودەوڵەتیشە هەواڵ زۆرە لەسەر ئەمە بابەتی لە دەستدانی ئەو سەدان پۆستی کارگێڕی و ئەمنی و سەربازی کورد هەمیشە هەواڵی تازە ئەبیستین دابەزیوە بە مەسئول شوعبە و ئەوانش نەگنە پۆستە سیادیە باڵاکان بابەتی سەرهاڵدانەوەی داعش شانە نووسوەکانی داعش لە ناو کەرکووک لە دەوروبەری کەرکووک ڕۆژانە چالاکی تیرۆریستیان هەیە ناو بە ناوی ژەبیستی بەڕاستی بەداخەوە لە سلێمانیەوە کاروانێک زیندانی داعش بەبێ ئاگاداری حکوومەتی هەرێم ئازا دەکرێن و ئەش برێنەوە کەرکووک و تەسلیمی ڕاکان جبووری و هۆزەکانی خۆیانەوە کرێنەوە هەروەها تاوانی کوشتن و ڕفاندن و ئۆتۆمبیل دزین و ئەم جۆرە تاوانانە بە بەردەوامی پەرەیسەند و زیاد بۆ لەوانش مەترسیداتر دیاردەی مادە هۆشبەرەکانە کە ئێوەش ئەیبیستن لە میدیاکانە کە بەشێک لە سەرکردەکانی حەشدی شعبی دەستیان لەم بازرگانیە زۆر مەترسیدار و قاچاقە هەیە ئەویش مادە هۆشبەرەکانە لە ناو کەرکووک و لە ناو خوورمات و ئەم دیاردەیە زۆر بەربڵاو بۆتەوە و هەموو لایەک ئەمە ئەزانن و میدیاکانی جیهانیش باسیەکەم دیسە ڕوخاندنی ماڵ و دوکان و بازار و ئەم شوێنانەی کە بە زۆری کوردی لێیە بەرژەوەندی کووردە ئەمەش ڕۆژانە هەواڵ هەیە بەداخۆ تەنیا کەسێکت بەرگری لەواناکە خۆیانن جاری وایە خۆ پیشاندانەکەن یاخود بەرامبەر شۆفڵەکە ئاوەسم بۆی ماڵ و دوکانەکەیان نەڕوخێن چالاکی سیاسی هەموو حیزبە کوردستانەکان قەدەغەیە ئاڵای کوردستان قەدەغەیە و بەردەوام سوکایەتی و دەستدرێژیەکرێتە سەر کورد تەنانەت گەیشتە ماوەیەک ڕەنگە هەمووشتان خوێند بێتانەوە کە ماوەیەک لەمەوبەر جەنازەیەکی خەڵکی کەرکووک بوو لە سلێمانی کۆچی دوای کردبووە یان بردەوە بە کەرکووک لە بازگەی داخڵبوونی کەرکووک گوتویان ئەم وەفادنامەیە لەبەری لە سلێمانی نووسراوە بە کوردیە ئەو دیکەنەوە وەفادنامەی عەرەبی ئەجا بۆتان هەیە لە کەرکووک بینێژن ئیدێ ئەم هەواڵانە زۆرن کاک دکتۆر محەممەد پرسیارێک هەیە دەنابێت بەرپرسی پارتیت لە کەرکووک پارتی بۆ ناگەڕێتەوە کەرکووک زیانەکانی نەگەڕانەوە چیە و زیانەکانی گەڕانەوە چییە و مەسەن ئەو حیزبە کوردیانێکی ئێستا لەوێن ئایا هیچ کاریگەریشان هەیە بارەگا و شتەکانیان سپاس من وڵا تێبینیەکم هەبوو یا کۆمنتێکم هەبوو عەفو لەسەر مەسەلەی ئەو لایەنانەی کە باس کرد ئێستا لە کاری تعریب بەردەوامن لە کەرکووک تەنها لایەنە عەرەبیەکان نین و تەنها حکوومەتی ئیتیحادی و ئەوانە نین بەداخەوە هەندێک کوردی شاوکار بووە لە مەسەلەی تعریب گەر کاک ڕێبوار لە یادی بێت مەسەلەن ئێمە تاعنمان کرد و بەیانیشمان لەسەر دەرکرد مەسئولی لیژنەی مادەی 140 لە مەجلیسی محافەزەی کەرکووک کە کەسێکی کوردە و ئێستا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاتی خۆی وا کرابوو بە بڕیارێکی مەجلس و محافظ هەر کەسێک کە بیتاقی خۆراکی خۆی لە ناوچەکانی ترەوە ئەگواستەوە بۆ کەرکووک ئەبوایە لیژنەی مادەی 140 ئەنجومەنی پارێزگا موافقە لەسەر بدابایە یا لیژنەی ئەندامی مەجلیسی محافەزەیە بەڵام لیژنەی مادەی 140 کەرکووکە ئەم کووردە خۆی یعنی من ئێستا بە بەڵگە بە دیکۆمنت لامە زیاتر لە 640 خانوادەی عەرەبی موافقە داوە لە جنوب و لە شوێنەکانی تر بیتاقی موادی غەزای خۆیان بگوازنەوە کەرکووک ئەی تەنهاوە نییە بەس لایەنی تر بەشدارە نا ئێمەش بەشداری و ئەمە یەکێک لەو گرفتانە بووە کە لەبەر دەستمانە بەڕاستی پرسیارەکەی جەنابێت یعنی ئێمە بگەڕێنەوە یا نەگەڕێنەوە یا ئەوانەی کە لەوێن چی ئەکەن یا چی ناکەن خۆی بڕاستی واقعێک هەیە کە ئەمە ئەبێ بیزانین ئەو بارگە کوردیانەی کە لە پارێزگای کەرکووکن بارگای سووەڕی بۆ هیچ کام لەو حیزبە کوردستانیانەی کە لە کەرکووکچکە ئێمە بەردەوام لەگەڵیان دانیشین بەردەوام لەگەڵیان دانیشین کۆبنەوەمان هەیە تەشریف دێنە ئێرە ئێمە چینە قەرهەنجیر لە خزمەتیان نابین هیچ کام لەم بەڕێزانە ناتوانن لەگەڵ ڕەکانجبووری بە هیچ شێوەیە گفتوگۆ بکەن و زۆر جار هەر نایان بینێت یعنی لە بیرمانە ئەندامانی مەجلیسی محافظ ئەوانەی کە لە کەرکووک مابوونەوە جارێک پێشەوەی مەجالیس ڕابگیرێ ویسیان لێدوانێک بدەن لە ناو پارێزگا ئەسا هەنێژ لێدوان بدەن هەمویانی کردە دەرەوە هاتبوون لە بەر جادەکە لە دەرەوە لێدوانیانەدا ینی تا ئەو ڕادەیە بێدەسەڵاتن لە مەرحەلەی یەکەم دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر ئەسڵ بارگاکان چۆڵ کرا هەندێک لە بارگاکان چوونە سەریان و بارگای حزبی سۆشیالیست بارگای حزبی شوعی هەر وێران کرا بەڕاستی
کۆمپیوتەرەکانیان بردن شتەکانیان بردن بەرگەکانی تر هەروەها بەرگەکانی یەکێتی نیشتیمانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی تەفتیشێک کرابوو کە ینی شەرمەکرا بەڕاستی ئەوە جگە لە بارگەکانی پارتی دیموکراتی کوردستان کە داگیر کراوە پارتی لەوانەیە ئێستا کە نەگەڕاوەتەوە لە ڕووی جەماوەری زەرری کردبێ کە تۆ بەردەوام لەگەڵ تەنزیمەکەی خۆتنی بەردەوام ئەو کۆمیونیکیشنت نییە لەگەڵ تەنزیمی خۆت بەڵام لە ڕووی ئەوەی کە لایەنێک ئەبێ هەبێ کە بەم بارودۆخەی ئێستای کەرکووک ڕازی نەبێت و خۆی بخاوەنی بزانێ بەڕاستی تەنها پارتی دیموکراتی کوردستان ئێستا یعنی ئەگەر نا لایەنەکانی تر کە دێتە سەر قساڵەن یەکێتی و پارتی ئەبێ دیفاع لەمە بکەن بەڵام کەەوەی هاتوۆتە سەر واقعەکە بەس پارتی ماوەتەوە و ئەویش مووقفی جەنابی سەرۆک بارزانانی کە بە حدەت یعنی بە جددی لەسەر ئەو مۆزوع وەستاوە من کۆمنتێکم بۆ دکتۆریش هەبوو لە مۆزوعی ئەوەی کە بەستەوەی بڵێن چوونەوەی پارتی یاعترافێکە بۆ واقعا سەربازی و تاڵی کامی باسیەکەین دێمە سەر ئەوە ینی لەسەر ئەو مۆزوعی کۆمنتێکم بۆ جنابێت لەسەر مۆزوعی پەڵکانە و سەرگەڕان کە ئێمە جاری وای مەسەن لەسەر ئەو تعریبە بێدەنگ بووینە یا بێدەنگ نەبووینە من لە یادمە پارساڵ بە ئەمری جەنابی سەرۆک بارزانانی ئۆلتوماتیمی نهایی درا بە دەسەڵاتی سەربازی کەرکووک کە ئەگەر ئەو وەزع لە پەڵکانە و سەرگەڕان بەردەوام بێت هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە بێدەنگی ناوەستن و چاوەڕێشتی زۆر خراپ بکەن لەو مۆزوع ینی ئۆلتوماتیمێک بوو کە ئەوان پەیامەکەیان پێگەیشت و ئەو مۆزوع لەوێ ڕاگیرانی جاری وایە گەشتوتە ئەو دەرەجەیە کە ئێمە ئەو ئۆلتوماتیمانات بدەین بە بەرامبەرەکانمان بۆی بتوانین شتەکان ڕابگرین بەڵام گرفتێکی سەرەکی بەنسبەت ئێمە ئەوەیە ئێمە دان نانین لە پارتی دیموکراسی دان نانین بە واقعی کە لە کەرکووک هەیە و ئامادە نین ئێمە تا ئێستا ڕاکان جبووریمان قبول نەکردووە بە محافزی کەرکووک هەرچەند بەداخەوە لە 16 چواری 2019 ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی لە کۆبنەوەیەک بەشدارە بێ لە محافزەی کەرکووک و دان ئەنێ بەوەی کە محافزی کەرکووک نایب محافزی کەرکووک کە ئێستا پارێزگای کەرکووکی سەپێنراوە هەتا ئینتیخاباتی ئایندە لە پۆستی خۆی بمێنێتەوە و ڕۆژی هەفتەی مانگ دوو جار تەوقیعیان کردو جارێک عن فلان کەس عن بابەکر سیدیق جارێکیش بابەکر سیدیق خۆی ئیمزای کردوەوە ئەو دیکۆمنتە لای من هەیە یعنی ئەمانە بەشێک لەو گرفتانن کە ئێمە نامانەوێت دانی پیا بنێنێ ئێمە لە فەرمانی جەنابی سەرۆک بارزانانی من ئەعلانم کرد لە کۆبنەوەی قەرەهەنگیری یەکەم کۆبنەوەی حیزب کوردستانیەکان لە دوای 16 ئۆکتۆبر ئێمە دان نانین بە ڕاکان جبووری وەکو پارێزگای کەرکووک بەس خەڵکی تر دانی پیانێ یعنی ئەمە گرفتەکانن خاڵێکی تر ئەوەیە باشە پارتی ئێوە بگەڕێتەوە تۆ ڕێگەی پێنادەی پێشمەرگەی لەگەڵ بێ بیپارێزێت تۆ ڕێگەی پێنادەی ئاڵای کوردستان هەڵبکات تۆ ڕێگەی پێنادەی بچێتەوە بارگەکانی خۆی ینی تا ئێستا بارگەکانی ئێمە لە کەرکووک مەسەلەن ئەوە جگە لە هەموو قەزا و ناحیەکان کە داگیر کراوە حەشتی وەتەنی تایە حەشتی شەعبی تایە عەسایب ئەهل الحەقی تایە مەسەڵەن بۆ نمونە لە داقوق لە مەقڕی قیادەی عەمەلیاتی کەرکووک لەناو گەورەترین بارگای پارتی دیموکراتی کوردستان بیگ ئۆفیسی پارتی کە لەوێ ئەنجومەنی سەرکردایەتیەتی مەقڕی قیادەی عەمەلیاتی متقدمی کەرکووکە بارگای لقی سێ کە بەندە بەرپرسی بوومە استخباراتی حەشتی تورکمانی لەوەیە حەشتی شەعبی حەشتی شیعی لەوێن یعنی تۆ بارگەکان داگیر کراوە هیچ گۆڕانکاریەکیش حکوومەتی عێراقی ئامادە نییە بیکە و کەسیش نییە بەرگری لەم خەڵکە بکە بۆیە پارتی پێی باشە لە ڕووی تەنزیمیشەوە زەرەر بکە بەڵام لە ڕووی نەتەوەیەکەوە کەسێک هەیە ئەبێ بەم حکوومەتەی ئێستای عێراق لە 2017 هەتا ئێستا بڵێن ئەو لایەنە پارتی دیموکراتی کوردستان کە تا ئێستا ئەڵێن نە ئەمە واقعیمان بەکوێ گەیشتون کاکتۆر ئێستا ئەو هەنگاوانەی کە هەن ئەبێ باس بکەین ئەبێ باسی ئەو لیژنەی ئاساییکردنەوەوانە بکەین تە بنێمە ئەزانین لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبر هەممی سەرەکی خەڵکی کوردستان بە کەرکووکیەکانیشەوە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بوو چکە قوارەکە تێک بچێت بەڕاستی ئەو پشت و پەنایە کە کەرکووکیەکان و خەڵکی ناوچەکە کێشە لە سەرەکانی سنووری مادی 140 هەیەە یعنی ئەو پشت و پەنایە نامێنێ ئەو ئومێدە نامێنێ کە ئێمە ئەزانین ئەم ئومێدە جاری وایە بۆ ڕۆژهەڵات و بۆ ڕۆژاوە و بۆ باکووریش دروستە ینی ئەم قوارەی ئێمە بەڵام لە دوای ئەوە من لەگەڵەوە ماوەیەکی زۆر ینی بێدەنگیەکی عەجیب هەبوو لە مەسەلەی لەلایەن حکوومەتی عێراقیشەوە لە مۆزوعی کەرکووک ئەسڵەن نەیانەویست بێنە سەر ئەو بارەی کە بیانەوە لەسەر کەرکووک نهائیەن قسە بکەن بەڵام لە دوای تشکیلی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ینی حرەکەتێک کرا لیژنەیەک دروست کرا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو لیژنەیە بە سەرۆکایەتی وەزیری ناوخۆی ئەو سەردەمەی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتم کەوتنە گفتوگۆ لەسەر ئەو ناوچانە
يعني هناك حالتك أو هاي اللي هات وأو لجنة كتايبة بحكومة هرم كردستان إسا شهر موجودة إستاج بالين لجنة كتري سربازي من هي كالنيوان وزارتي بيشمرقة ووزارة دفاع عراقي بآمدبوني أمريكا كان هربوا أو ناوچانه لجنة سيام لجنة كالنيوان نتوكاني كركوكا أو تايبته بارزجاي كركوك أو لجنة تصوركم ل 2005 و 2006 وهر هي حتى استا لما ويا بابلين ل 2019 عندك حركات كرا بلام لاكتوبر 2019 ببيانوي او ريبواناني لبغداد كرا همو اشكاركاني تجميد كرا بلام استا لا مانغو دو مانغي رابردو بابلين لا مانغي چوار بدو يكم كوبنويان لا چوار دي چوار بولا دكتور سرپرشتي برهم دكتور صالح اسا فكر دكتور بورلا كنترول بيملين كا ناوبري غروين بەڕێزان ناوبڕێگەڕۆین دوای درێژە بە گفتووەکەمانەی لای کاگرە بەرتاڵەوە. دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە گفتووەکەمانەی دەربارەی ڕەوشی ئێستای کەرکووک و ئایندە و چارەسەرێک هەیە بۆ ئاسایی بۆنەوەی دۆخی ئەم شارە گرنگەی کوردستان کە ئێستا داگیر کراوە. کاگرەبەر لێرە و لەوێ لە سۆشیال میدیا لە ناو میدیاکان لە هەندێک ریپۆرتاژی تەلەڤیزیۆندای مجۆمان لێ بێ کەرکووکیەکان ئەڵێن ئێمە بەجێ هەڵڕاین و کەس هەڵنایە لەسەرمان. ئەم گلەیە ئەگاتە لە ئێوەش بێگومان. ئەکید ئەمە یعنی یەک شتێکی بۆ خۆشکردنی ئەم جەلسە بۆ پشتگیریکردنی قسەکانی دکتۆر ڕاکان سعید هەر ئەوە نەماوە بڵێ سەپێنراوەتیە ئێستاکە بەداخەوە کۆمەڵێ کوردی بەرپرسیار لە ناو شاری کەرکووکیە بەرکی ئەکەن کە ڕسم لەگەڵ ڕاکان سعید بدرن کە سێڵڤیەکی لەگەڵ یا لە پشتیەوە دەرکەون لە پشتیەوە دەرکەون لە خەلی ئەزمە کە دانشن شەر لەسەر و کورسیەکە کی لە تەنیشت ڕاکان سعید و دانش لە کاتێکە کە دکتۆر محەممەد خۆی زانێ کاتی ئێمە پێش 16 ئۆکتۆبەر ڕاکان سعید بۆیە بە ئزن وەرگێ تا بتوان لەگەڵ بەرپرسێکی کووردا بنشیان گفتوگویەکی لەسەر کە لەسەر کێشەیەک چکە مەزای ڕاکان سعید چۆن بۆ تا جێگیری پارێزگاریش ئەگەر ئێمە لیستی برایەتی و حزب کوردستانەکان موافقەمان نەکردایە و ئەو پیاوە لەوانەیە هەر ئێستا لە ئین بەبنی المەجهول بوو کەس هەر نێناسی بێمەوە سەر پرسیارەکەت کەرکووکیەکان نەتیجەیانێ محەسیلیانەوێت ئێستاکە پێشووتر کەرکووکیەکان لە قۆناغی خەباتی ڕابردوو قۆناغی دوای 91 و دوای 2016 ئۆکتۆبەر چی ئەلێن بۆی بزانین نقطەی خەلەلمان لەکوێیە پێشووتر هەموو حیزبە کوردستانەکان کۆمەڵێ شیعرات و ڕموزی جوانمانەوە بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکان هەممان لە بیرمان بۆ یا کەرکووک و خانەقینیان تا ماوین ئەجەنگین و یان حەمرین یان ئەمرین قودسی کوردستان و دڵی کوردستانە و ئەمانە خۆ شیعراتێ بوون خەڵک وەکۆلەی تیایی لەسەری ڕۆدا ئەکردرا تەواو بۆیە کەرکووکیەکان زۆر مرتاح بوون لەو قۆناغەیە خەباتێکی زۆریان کرد بە هەموو حیزبە کوردستانەکانەوە و قوربانی زۆریشماندا دوای 91 بەجێیانمان نەیەشت وەکو جەنابەت باس لێ کرد گوە دکتۆرش ئەمریکیەکان تاریان هەڵبەزان شواسکۆپ کشایەوە و تاراستا ئەسەر کەرکووکیەکان و خەڵکێکی زۆری وێران کرد و خەڵکێکی زۆر ئاوارە کراو کە هەمومان نیوی بەرەو ئێران و نیوی بەرەو هەرێمی کوردستان و دوای 2006 کەوتمان با بێمە کەرکووکی ناوەڵەوە لە ناو کەرکووکیەکانش ئەمە ئاوارەکان یعنی ناو کوردی کەرکووکیەکانش با خۆم ئاوارە کراوە خۆم خەڵکی زێدی با پێرم لیانێ مهم لە 91 بۆ 2006 بەو قۆناغا ناچار بوون کەرکووکیەکان و ناوچە کوردستانەکە دەرێم تحملی ستەمی سەدام بکەن لەگەڵ ئەو حەسارە بارودۆخە زۆر سەختە بەڵام هیوایەکیان هەر هەبوو کە ئەو بارودۆخە سەدام بەرەو پوکارنەوەچێ با بڵین ئاسوەیەکی تازە دێتەوە دووبارە تحملیان کرد دووبارە خۆڕاگریان کرد ئەوانەیمانەوە ئەوانەشی کە لە دەروی کەرکووک بوون خەباتی خۆیان ئاماداکە چی خەباتێکی سیاسی بۆ عێراقێکی تازە چی خەباتێکی پێشمەرگایەتی و خۆ ئامادەکردن بۆی جارێکی تر ئەو شوانە بگرێت و ئامێزی کوردستان ئەوەش هەر هیوا هەبوو ئەو کاتش خەڵک لەسەر و هیوایە ئەژیا هەموو حیزبە کوردستانەکانیش تەغزیەی کادیرەکانی خۆیان نەکرد و خەڵکیش دڵی خۆش بۆ هەموو حیزبە کوردستانیانە ئەمە بەڵام دوای 2003 جاتی لەسەر ئەزمونێکی پراکتیک دێوە هاتنەوە نەما نەسەدامان نەستەمە کەوتینە ناو ئیدارەکردن من دووبارە یعنی حەز ناکەم خەڵکی خۆمان مەیعوز کەم کە ئێمە بەو حاڵەتە خراپەش بوو بێتین کە
ئێمە بەش فاکتەرێکی زۆر خراپ بوو بێتین لە دووبارە بێن بەتمانەی خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانەکان بەڵام لەو کاتەش هەر بارودۆخی ئەقلیمی و بارودۆخی عێراقی و نێودەوڵەتی هەر قڕز بوو توانە خەڵک وا نەزانێ زمانی 2005 تا 2005 16 ئۆکتۆبەریش ئێمەش شامی شەریف و قسەیەکمان بکردا ئەمە یازە خەتمان نەکرد وتمان ئۆپراسیۆن دزلێنەیە نهات بە هەموو حزبە کوردستانەکان بە لیستی برایەتی بە ئەنجومەی ئەمان توانی هەندێشت بکەین بەڵام تا 16 ئۆکتۆبەریش من خۆم بەرپرسم مەلەفی هەمووشم لایە هەرچیەکمان داوە بەغا جێبەجێ نەکردو هەرچیەکمان پێدا وتمانە با بە مادەی 140 جێبەجێ کە نەیکردووە وتمانە با بۆرە ناوچەک کشت و کاڵەکان بیکە نەیکردەوە وتمانە وەزیری عەدل و وەزیری زراعە ئەمە بکە نەیکردووە سەرۆک وەزیران زەحمەت فێمانکەوە نەیکردووە مالعەلم سەرۆکی کۆمار کورد بووە جێگری سەرۆک وەزیران کورد بووە چەند وەزیرێکی کورد با نەبووە هەر خولێک لە 60 بۆ 70 ئەنڤەرمان نەبووە هیچ ئێمە وەکو کەرکووچی هەر داواکەین داواش لە حیزبە کوردستانەکانەکەن پیا و چاک بن فریامان کەون لە بەغا فریامان کەون ئەتوانی بڵێن لەم محرک ساکینە ئەمە بۆی دەسەڵێت دەسەڵاتێکی پۆڵین و هینمان بەدەسا بە عەسایەکی سەحریمان بەدەسا بۆ بەغانەی کردو مطلقاً ئەوەشی کرابێ زۆر بە عینادی ئەنجومەن و بە پشگیریکردنی حیزبە کوردستانەکان بۆ فەقەت هیچی تر تا ئەو خوێنە حینە کە بەیبرتان دێ لە کەرکووک ناڕۆین و تەقینەوەی کرا و لە نەلای پارێزگای بۆ دوای ئەوەش داعش کرد و 100 کەس هاتە ناوشە خەڵکی کرد و خۆی ئەم بەرگری کرد لەگەڵ دەبستان بەڵام دوای 16 ئۆکتۆبەر بەداخەوە ئەمجا بە یەک جار خەڵکی کەرکووک متمانی لە دەستدا بۆیە لێن خۆزگار نییە حیزبە کوردستانێنە کە لێرا نەبوون یعنی باوە ناکەم لە ناخێڵیان وا بکەن یعنی چونکە گەشتنەتە حاڵەتێک لە یەس و ئینتیحاری خۆیان یعنی رازینین بەو بارودۆخی کەڕوەدا یعنی تەسەوەر بکەین بەڵام خۆ هەر ئێستا هەر ئیدارێک لە هەر سەردەمێکی کەرکووکە لەم ئیداری ئێستا باشتر هەر ئیدارێک ینی خۆ دڵنیایەوە کورد کەم و کوڕی هەبوو لە ئیدارەدانا و باسیش کراوە زۆریش لە میدیایە بەڵام هەموو ئیدارەیەک بەوەی سەدامیشەوە لەمە ئێستا باشتر بۆکە ئێستا ئەکرێ بەتاکیید بۆیە وت بێشەوتم وتم نە خەڵک مێئوسەکەم کە لە ئێمە ئاغابووی نە ئەمەش ئەو کەسەیەکە بێتە بەتەڵی ساحە و ئێستاکە چۆک بە کورد بێنێت ئەم خۆ ناگاتە سەتایەکی ئۆپۆینتێکی سەدام ینی خۆ سەدام ڕێ بە مخەدەرات نایە لە کەرکووک بڵاو بێت ئەمە خۆیان تیزارەتەکەی بەڵام سە بڵێن ئێستاکە یەک ئیشارەتێکتان پێ بدەم 600,000 نازە هاتە کەرکووکەوە سون نەبوون خۆ تەشیعکردنی عێراق بوو هەموو ناوچە سونیەکانیان نێژ لە وروبەری عێراق فرەیاندایەکی و فرەیاندای کەرکووکەوە من خۆم لەگەڵ مەحافزی دیالە لەگەڵ مەحافزی تکریت لە بەرچاوی عەبادی و مالێکتون بابە ئەو نازەحانە بۆ ناگەڕن بێنەوە ئەوانە ئیرهابین یعنی ئەو چیەکە لە بەردێ دوو چۆلەگەی کوشت سونی لە کۆڵە کردەوە کەرکووکیشی تاکردێکی تر یعنی ئێپیانمانەوە تاوت کاکە ئێرها باشە 600,000 ئێرهابی چی لێ بکەم ئەمجا بۆی تەقنینیشیکە قەرارێکیان دەرکرد لە ئەنجومەنی وەزیرانەوە هەچ کەسێ 3 ساڵ لە شوێنێکما بێت و تا 5 ساڵ بێتە ناسنامەی بۆ دەکەن یعنی ئەو 600,000 ئەوە چ ئامادە باشیەکە ئەوە یەکسەم تەش زۆر خەتەر ڕاکان ئەفەنیش هات چی کرد هات ئەم عەرەب هاوردەکانی فەرمو زەحمەتێ بگرنەوە کورد نەما لە منتیقە و عەقدی چی و چی ئەمە هەمووی ڕێستەکەی کردەوە بە خوری ئەوەی لە 2004 لزنەکەی ئێماکەن لزنی ئێمە شەڕمان کردو لەگەڵ حکوومەتی عەبادی شەڕ ڕوویدا لە پردێ لە سوحێدا لە دنیاش شەڕمان کرد کە شەڕمان کردو ئێستاکە مفاوەزاتێک لە بینی دوو قووەتە قووەتێکی عەسکەری دوو قووەت محاولاکەین بگەین و سەر نەتیجەی پێش 16 ئۆکتۆبەر ئەو منتەسرە بە قسەی عەبادی خۆی منتەسر قەت چۆکدا نەبووین بوێت من هەزار جاوتمە دەستێکە بە ئەگەر لەسەر ئاستی عەسکەری بێ لەسەر ئاستی سیاسی بێ لەسەر ئاستی ئیداری بێ ئەو لە پێش 16 ئۆکتۆبەر وایە کرد 16 ئۆکتۆبەر هەر زۆر ئیشەکرێ بۆیە خەڵکی کەرکووک ئێستاکە عەفوەکەم خەڵکی کەرکووک ئێستاکە بەداخەوە لێم یعنی ئەتر بتمانی نە بە شیعاراتمە نە بە تەسریحاتی ئێمە ما کە دانشینە سەر تەلەڤیزۆن واکەین ئەلێ ئەوە شتی پراکتیک من دەدێ ئەوە ڕاکان بە پراکتیک ئەواکە تۆ بە پراکتیک چی بۆکەیت لەبەرەوەی تقریبان دوو لەسەر سەی بە کاتی بەرنامەکەمان ڕۆیشتووە ئێستا کاتیەوە هاتۆ باسی ئەو بکەین چی بکرێ بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک چی بکرێ ئەوی کە لەسەر کوردستانە بیکاتیان بەڵێ بە قەناعەتی من هەوڵ بە ئاوە لە 4 دقە بۆی بەتاکیت بە قەناعەتی من لە 2003 بە دواوە هەتاوەکو ئەمڕۆ مامەڵەیەکی تەندروست لەگەڵ پرسی کەرکووک بە دیاریکراوی و ئەو ناوچانە نەکراوە چکە ئەوەی کە کراوە بە قەناعەتی من پەیوەندی بە جۆرێک لە ئەمری واقعەوە هەبووە و تێکچوونی باڵانسی هێزەوە
و قۆستنەوەی دەرفەتەکانەوە هەبوو. ئەمە بەنسبەت ئێمەوە هەر ڕاستە و بەنسبەت هێزەکانی تریشەوە هەر ڕاستە. بۆ چونکە ئێمە ینی دروستە هەموو ڕێگە چارەکان لە دەستی کووردا نەبووە، بەڵام بەشێکشی لە دەستمانە بووە ڕەنگەوەکو پێویست سوودمان لێ وەرنەگرت پێ کە پێم وایە ئەوەی کاکتۆر محەممەد فەرمووی بە هەڵسەنگاندن ڕەنگە بگەینە ئەو دەرەنجامەی کە چیمان کردووە باش نەبەوە چی پێویستە چی بکەین کە ڕەنگە ئێستا کاتی نەبێ باسیکەین. بەڵام بە قەنەعاتی من هەموو ئەو میکانیزمانەی کە لە دوای 2004ەوە بە دیاریکراوی لە دەرچوونی یاسای کاتی ئیدارەدانی دەوڵەتەوە مادەی 58 و دواتر دەستوری هەمیشەی و هەموو ئەو ڕێکارانەی کە گیرانە بەر کاریگەریەکی ئەوتۆیان نەبووە بەقەدەر ئەمری واقع ڕۆڵیان نەبووە بۆ لە چرکە ساتێکا کە تەوازونی هێستێک چوو بێ هەموو ئەوانە وەکو مامۆستا ڕێبار فەرمی زەربی سفر کراونەتەوە. یعنی تۆ مادەی 58 دەرچووە حکوومەتی عەلاوی ئیلتیزامی قانونی خستووەتە سەرۆستۆی خۆی جێبەجێ نەکردووە. لە دوای 2005ەوە کات جێگیر کراوە لە مادەی 140 لە کابینەکەی جەعفەریەوە هەتا دوو کابینەی مالکی و هەتاوەکو کابینەکەی عەبادی یەک لە دوایەک هەر هەمویان ئیلتیزامی قانونیان خستووەتە سەرۆستۆی خۆیان و لێژنەی مادەی 140 هەبوو ساڵانە بودجەشی بۆ خەرجکراوە. بەڵام لە عەبدولمەهدیەوە بۆ کازمی ئیتر بە خێر و بەشەڕ لە ئەجەندای سیاسی و لە ئەجەندای حکومی خۆیانە باسییان نەکردووە. کەواتە ئەوە ئێستا ئێمە پێویستمانە بە قەنەعاتی من دوو میکانیزمێکی ئانیە کە مەرحەلیە ئەبێ بیکەین. من ناتوانم لەگەڵ کاکتۆر محەممەدا کۆک بم لەوەی کە تەنها نەگەڕانەوە مانای اعتراف نەکردن بێ بە وەزع. من قەنەعاتی من وایە ئێمە ئەوە لە ئۆکتۆبری 2007 حسابی کە هەتاوەکو ئێستا کە نزیکە بینەوە لە 3 ساڵ نەگەڕاوینەتەوە پێم وانیە دەستکەوتێکی ئەو تۆشمان بەدەست نەهێنابێ. ڕەنگە پرۆتۆستۆکردن و دژایەتیکردنی ئەو واقعە سەپێنراوە داگیرکارێکە لە کەرکووکە هەبوو بێ بە ڕێگە و میکانیزمی دیکەش بکرێ. ئەنجە بە قەنەعاتی من هەنگاوی یەکەم پێویستی بە گەڕانەوەیە، چونکە غیابی ئەو هێزە کاریگەرانە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستانیش من پێم وابێ کاریگەری لەسەر هەموو هێزە سیاسیەکان کردووە بە جۆرێک لە جۆرەکان زەمینە سازیەکی باشی دروست کردووە بۆ ئەوەی ئەو تعریبە بەرفراوانەی کە لە ناوچەکەیە هەیە بەردەوام بێ. لەبەرەوە من قەنەعاتی من وایە لە ئێستا هەر پرۆپۆزەڵێکە بێ ئەگەرچی ئەوان بە لۆجیکی منتەسر و سەرکەوتوشی نیکەن ئێمە قبولی بکەین بۆی بگەڕێنەوە. حاڵەتی دووەم ئەوەیە ئێمە پێویستمان بە تەرحی بەدی لە ئەویش پرۆپۆزەڵێکە ئەوەی کاکتۆر محەممەد فەرمووی پرسی کەرکووک ئێستا لە پرسێکی ناوخۆی عێراقا نەماوەتەوە. ئۆڕەدی بۆتە پرسێکی بە نێودەوڵەتی کراو چونکە لایەنی نێودەوڵەتی تێهاتووە. بۆیە حەلی بە نێودەوڵەتیکردنی قەزیەکە لە ڕوویەکی شەرعی و یاساییشەوە قەنەعاتی من حەلێکی بەدیلە بۆ حەلە دەستوریەکانی کە ئەزمون دەری خست کە کاریگەریان نییە. بۆ ئەمە مەسەلەن ئێمە هەم بنەمای لۆجیکیمان هەیە کە وەکو وتمان لە واقعا میکانیزمەکانی کە دانراون کار ناکەن و حەلی دەستوریشمان هەیە. مادەی 58 خۆی کە کرۆکی مادەی 140 ئەو بوارەی پێداوە ئەگەرات و حکوومەتی عێراقی نەیتوانی ئەم مادە جێبەجێ بکات و ئەو میکانیزمانەی کە هەن ئەکرێ پەنا بۆ جیهەتێکی نێودەوڵەتی بدێەوە بە دیاریکراوی باس لە ئەمینداری نەتەوەی گرتوەکانی شەکا کە دەوری تەحکیم و ئەوانە بگێڕێ. و ئێمە نمونەمان هەیە سابقەیەکی زۆر جوانمان هەیە کە وەکو وتم لە پێشەکێکە تاکە نمونەیە کە لە کەیسی کەرکووکە چێ کەیسی ئابێ. کەیسی ئابێ ینی ناوچەیەکی کێشە لەسەر بووە لە بینی سوودان و باشووری سوودانە. طبعاً ئابی وەکو چەقی ناوچە کێشە لەسەرەکانی بینی ئەو دوو وڵاتەیە خۆی لە ئەسڵان نۆ ناوچەیترە لەگەڵ ئابێ. بەڵام ئابی لەبەرەوەی کە دەوڵەمەندە بە نەوت لەبەرەوە دەوڵەمەندە بە سامانی کانزایی و ئاو بۆتە چەقی ململانێ. و لە ساڵی 1905ەوە ئەو کاتێک کە مسرەکان لەوێ باڵادەست بوون لەگەڵ بەریتانیەکانە دەستیان بە سیاسەتی تعریبکردنی ئابێ کردووە نگۆکەکانیان کە ئەفریقین دوور خستوتەوە و لە جێ عەرەبی مەیسەریان هێناوە لەوێ جێگیریان کردووە. ئیتر بە درێژایی 106 ساڵی ڕابردووی خەباتی سربەخۆیی سوودان باشووری سوودان ئابی لەمپەری سەرەکی بۆ لە بەردەم سربەخۆییانە. بۆیە ئەوان هاتن چیان کرد دوای ئەوەی کە میکانیزمی دەستوری کاریگەری نەبوو هەوڵدان لە ڕێگەی بە نێودەوڵەتیکردنەوە لە ڕێگەی سەرەتا لە ڕێکخراوی یەکێتی ئەفریقاوە دواتر بەڕێکەوتن لەگەڵ سوودانە پەنایان بۆ محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی برد کە لەوێ لە محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی بۆ یەکەم جار لە تاریخی ئەو محکەمەیەوە بۆ یەکەم جار لە ئاستی نێودەوڵەتیە وڵاتێک ڕازی بوو لەگەڵ بەشێک لە وڵاتەکەی خۆیان کە ئەو کات لە ساڵی 2008 چوونە محکەمەی تەحکیمی نێودەوڵەتی و لەوێ جێگیر کرا. ئێستا ناسنامەی ئابێی بۆ باشووری سوودان یەکلایی کراوەتەوە. ئێستا کە ئەنجومەنی ئاسایش داوا لە سوودانەکە ئەڵێ ئەبێت ئەو کێشە حەل بکرێ ناڵێ پێویستە ئێوە مفاوەزات لەسەر ناسنامەکەی بکەن. ناسنامەکەی یەکلا کراوەتەوە ئەڵێ سوودان تۆ سیفەتی داگیرکارت هەیە لەوێ پێویستە بکشیتەوە و
و پێویستە وەزعی ئەو منتیقانە تطبیق حتى بکرێتەوە بۆ کەرکووکیش ئەکرێ ئەم کەیسەی کەرکووکیش بە دڵنیاییەوە لەبەرەوە سابقەیەکی قەزاییمان هەیە بەڵام پێویستی بە ڕێکەوتن هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیەوە بێ ڕێکەوتن ئەو کاتە دکتۆر باسی دوو میکانیزمی گرنگی کرد ئەویش ئەوەیە تۆ لەگەڵ حکوومەتی عێراق بکەویتە گفتوگۆی سڕ بۆ ئەوی شتێک بەدەست بێنیت دوهەمیش بە نێودەوڵەتیکردنی کەیسی کەرکووک لە ڕێی دادگا نێودەوڵەتیەکانەوە سێشتی تر هەیە لە ناو عێراق ئەتوانێ یەکیان دوو پۆستەوە یەکیان دەستگایەکە ئەکرێ ئیشی کەرکووک ینی کەیسی کەرکووک لەم سێ شوێنە ئیشی لەسەر بکرێ ئەوەی دادگای باڵای فیدرالی ینی بۆ ئەوان دەم و دەست شکاتیان لە کاگڕێبوار کرد لەسەر ڕیفراندۆم بۆ ئێمە ناتوانین ئێمە ئەم کەیسانەوەکو سکاڵا بجوڵین کە ڕۆژانە تعدا لە کوور دەکرێت ڕۆژانە ینی داری وایە بە سەعات ئەم سەعاتێ لێرە سەعاتێ لەولا بۆ ئێمە ناتوانین ئەم کەیسانە بجوڵێن دوو پۆستی گرنگ هەیە پۆستی سەرۆک کۆمار لە عێراق کە بەدەست کوردەوەی و پێشیاڵێن پارێزەری دەستور بەڵام ئێمە دوو لە سەردەمی دوو سەرۆک کۆمارە بەڕێز فواد مەعسووب بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح لە هەردوو یەکیان خیانەتی 16 ئۆکتۆبر ڕوویە ئەو جینۆسایدەی خورمات و کەرکووک و هەموو ناوچەکانی توڕوویە 200,000 کورد زیاتر لە ئێوارەیە کە هەمووی ئاوارە بوون لەو دوو شارە و شارەکانی تر بەڵام بەڕاستی هەڵوێستی توندی سەرۆک کۆمار دکتۆر فواد مەعسوومان هیچ نەبینی هەڵوێستێکی یەکلاکەرەوەمان نەبینی سەردەمی بەرهەم ساڵحیش بە هەمان شێوە ڕۆژانە ئەمانی کە ئێمە هەموو باسمان کرد چی لە کوور دەکرێت هەنی گەیشتۆتە حەدیەوەی بۆ نمونە جوتیاری کورد گەنمەکەی لێ ناکڕێ بچێ بە عەرەبێکی فرۆشێ بۆی عەرەبەکە بچێ بە حکوومەتی فرۆشێ ڕۆژانە ئەم مەسەلەن کەیسی دزینی نەوتەکە سەرۆک کۆمار هیچ ڕۆڵێکی تیانی هیچ قسەیەکیشی تیان ناکە بەهەرحاڵ ئەم تعدایانی کە لە کوور دەکەن دەستدرێژیانەیە کرێتە سەر کورد ڕۆژانە سوکایەتی ئەکرێ گەڕێک ڕوخێنرێ دوکان ڕوخێنرێ هەموو ئەمانی کە ڕوئێن سەرۆک کۆمار هیچ شتێکی و تعریبی چڕ سەرۆک کۆمار تا ئێستا هەڵوێستێکی نەبووە لەسەر ئەوەکە ئەتوانێت بیکە هەمووشی خەرقی دەستورە هەمووشی بە پێی مادەکان پێشێرکاری دەستورە پۆستی دووهەم پەرلەمانتارە کوردەکان بە تایبەتی ئەو 6 پەرلەمانتاری کە بەحسا بەدەنگی خەڵکی کەرکووک دەرچوون کە هەرسێکیان سەربەیەکێتی شەشیان سەربەیەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستا لە بەغدا دانیشتون جارجارە ئەیان بینی لێدوانی بچوو کچوگەیەن یا ئەوەی کاگڕێوار وتی لە پشت ڕاکان زووری وەستاون قساکەن بۆ ڕسم وەستاون بەڵام هیچ هەڵوێستێکیان نەبووە هەڵوێستی یەکلاکەرەوە سکاڵایەک بەرنە دادگای فیدرالی سکالایەک بەرنە پەرلەمان جەرسەیەکی پەرلەمان تایبەتکەن بەم کێشانەی کەرکووک و ئەمانە تا ئێستا هیچیان نەکردووە دەگەڕێمە سەر کۆمەڵێک پەرلەمانتاری کوردی غێری ئەو شەشە کەرکووکیە کە ئەوان بە بەردەوامە ڕۆژانە یادداشت و سکاڵایان هەیە دژی هەرێمی کوردستان دژی حکوومەتی هەرێمی کوردستان چێگەڵێ نەوتە دزێ چێگەڵێ گەندەڵێ چێگەڵێ سوپای بەنە سەر کوردستان چێگەڵێ بودجەی مێنێ ئەمانە ڕۆژانە بە سنگ دەرپەڕانەوە ئەم یادداشتانە خۆیان بڵاوکەنەوە لە میدیایە لە دژی هەرێمی کوردستان بەڵام یەک کەسیانتیانە جورئەت بکە لەسەر ماف یەک جوتیاری کورد لە کەرکووک قسەیەک بکە لەسەر ئەو بابەتی گەنمە قسێ بکە لەسەر سووتانی دەغڵەکان لەسەر دزینی نەوتی کەرکووک کە لە 16 ئۆکتۆبری 2007 بە بەردەوامی ئەدزرێت تا ئێستا ئێمە کە قساکەی لەوانە سەدان تەنکەری نەوتی کەرکووک بە دزراوی لە بۆری کونکراوەوە حەشدی شعبی کونی کردو بە ناو زۆنی سەوزاڕۆ بۆ ئێران و بە نرخێکی زۆر کەمە فرۆشرێ داهاتەکەشی دیارە بۆ چێ هەتا ئێستا ئەم ئەم کۆمەڵە پەرلەمانتارانە یەکێکیان جورئەتیان نەبووە قسێ بکەن کەسی ڕۆژانە دژی هەرێمی کوردستان چاکە من ئەڵێم ئەم پۆستانەش کە بەدەست کوردەوەی ئەکرێ ئیشی باشی لێ بکرێ بەڵام تا ئێستا هیچیان نەکردووە من بۆ چونم کە بەرەم لەگەڵ جەنابەت لەگەڵ دکتۆریش احتمال تێچوونێکم هەبێ بۆ قسەی جەنابەت پێشەوەی کە بڵێن چی بکرێ طبعا نەگەڕانەوەکە من باسم کرد ینی زەرێری پارتی دیموکراتی کوردستانە بەڵام ئەگەر هیچمان نەکرد بێ ئومێدمان هێشتۆتەوە خەڵک ئومێدی بەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێم کە پارتی دیموکراتی کوردستان سەرپەرشتیەکە یا پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی بکاتە ڕێککەوتنێک ئەو بارودۆخە ئاسایی بکاتەوە ئەگەر ئێمە هیچمان نەکرد بێ ئەو ئومێدەمان لای خەڵکی کەرکووک کێشتۆتەوە بەڕاستی و باجی زۆریشمان داوە لەسەرەوە بۆ مەسلەی ئەوەی کە ئێمە ئەمانەوێت چی بکەین باشە بەر لەوەی بچمە سەر ئەو بابەتە ئەڵێم یەکەم شێت لە مەسلەی 16 ئۆکتۆبر و دوای 16 ئۆکتۆبر هێزی پێشمەرگە خەڵکی کەرکووک و فەرماندەی هێزە چەکدارەکانی ئەو کاتی
کوردستان کە بەڕێز سەرۆک بارزانانی بوو هیچ کەمێک گوناحیان نەبوو لەو مۆزوعە. یعنی ئەمە واقعەکە هەم خەڵکی کەرکووک ئەیزانێ هەم هێزی پێشمەرگە ئەیزانێ و هەم ئێمەش هەموو لایەک ئاگدارین کە فەرماندەی یەکەمی هێزی پێشمەرگەی کوردستان کە بەڕێز مەسعود بارزانانی بوو چۆن فەرمانیدا بە ئێمە چۆن فەرمانیدا بە هێزی پێشمەرگە و داوای لێ کرد کە بەرگری بکەین. ینی هەتا لە دوا کۆبوونەوەی کە لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە کەرکووک ڕوویدا من حزورم هەبوو بە لایەنەکانی وتی چیتان پێ حتا ئەگەر پێویست بوو من خۆشم دێمە ئێرە لەگەڵتان ئەبم. ینی بەڵام بەداخەوە خیانەت کرا لەو مۆزوعە. ئێمە چی بکەین؟ ینی من ناچمە سەرەوەی مەسەلەی کە جەنابەت باست کرد لە ڕووی نێودەوڵەتیەوە چیەکەین چکە لیژنەیەکی نێودەوڵەتی هەیە بەڕاستی پارەی باشی لێ خۆن بخۆیان لە قەزیە کەرکووک و تا ئێستا هەر خەریکن و چش بە چ نەکراوە. ئاخر ئومێد بە جنین بلەسخارتەکە هاتووە ئەویش برادرانی ئێمە لە سوۆسیال میدیا نازانم هەر لە خۆیانەوە کردیانە دۆستی کورد و فڵان و ئەملا ئەولا عەرەب و تورکمان ئێستا دژی وەستاونەتەوە. ینی ئێمەش جاری وایە پەلاکەین بە پیا هەڵدانی خەڵکۆگەوەی کە کازمی ئەوەمان پیا هەڵداوە تا ئێستا چ دیار نییە لە مۆزوعی کەرکووک. یە گرفتی کەرکووک چەند گرفتێکە ئێمە ئەبێت تەجزیە بکەین. یەکەم شت کە من پێشنیارێکم و چ بکەین مؤسسەیەکی خاص هەبێ مؤسسەکە کەسی سیاسی کەسی مێژووی کەسی ئەکەدمی تیا بێت ئەم مەلەفە بکرێتە مەلەفێکی خاص وەکو چۆن فلستینیەکان لەسەر ئەو ناوچانەی کە هەیەە لەگەڵ حکوومەتی ئیسرائیل مؤسسەیەکی خاصیان هەیە تایبەتە بە ئەو مەشاکلانە. ینی ئەو مؤسسە جیاواز بێت لەوەی کە حکوومەتی هەرێم گرفتەکانی چییە لەگەڵ حکوومەتی ئیتحادی مافە دەستوریەکان چیە مافە نادەستوریەکان چیە مافە قانونیەکان چیە مافە تعلیماتیەکان چی ئەمە شتێکی ترە. بەڵام ئەمەی کەرکووک شتێکی تایبەتمەندە گرفتی خاکە وەکو بەرهەم عەلی وتی گرفتی نەوت نیشمان نییە کو جەنابی بارزانانی فەرمووی نەوتەکە بەو خۆیان بردووشیانە بەڕاستی نەوتەکان بخۆیان بردووە. ئەم مؤسسەیەمان هەبێ ئەم مؤسسەیە کۆمەڵێک بڕیارات دەرچووە قراراتی حکومی دەرچووە و قراراتی مەجلیس قیادە سەورە دەرچووە. ئەم قراراتانی مەجلیس قیادە سەورە بە یەک بڕیار مەسەوتراوە هەموو قراراتی مەجلیس قیادە سەورە ڕاگیرە بەڵام بەدیلەکان چین بەدیل نەهاتووە کە بەدیل نەهاتووە تا ئێستاش مەسەن حتا لە یاسا مەدەنیەکان لە قانونی عقوباتی عێراقی ئەڵێ ئەم مادەیە ئەو هەیە بەڵام مەجلیس قیادە سەورە ئەو قرارەی داوە بەوە جێبەجێ ئەکەین بەڵام تا ئێستا بەدیلی ئەو قرارە نەهاتوو ئەو هەر جێبەجێ ئەکرێت هەتا لە هەرێمیش جێبەجێ ئەکرێت تا هەندێک لە یاساکان پەرلەمان دەرچوون بەداخەوە. ئێمە ئەبێ ئەم قرار مەسەن لە زەوی لە خاک لە زەوی جوتیاران ئێمە ینی 100 ساڵی تریش ئەم مشکلەیە دروستە بێتەوە بۆ ئەو گرێبەستە کشت و کاڵیانەی کە لە قانونی ئیسلاح زراعی دراوە بە فەلاحی کورد لە شەستەکان بەدواوە لە دوای پرۆسێسی تعریبکردن و ڕخاندنی گوندەکان لە 88 بەدواوە بزار لە 90 بەدواوە هەموون ئەم زەوی زارانە هەتا شێراوە دراوە بە گرێبەست بە جوتیاری عەرەب. ئێستا گرفتەکە بەس لە داقوق و لە دووبز نییە لە چەند ڕۆژی ڕابردوو لە پردێ بۆ کەرکووک کە ناوچەیەکی 100% کوردنشینە لە ڕووی گوندنشینەکانەوە هەندێک تورکمان تەنها لە ناو شارۆچکەی پردێ هەن لەوێ ئێمە گرفتمان بۆ دروستوە ئەمە یەک ئەبێ ئەو لیژنەیە دروستکەین ئەوها چارەسەری بکەین. خاڵێکی تر کە پێویستە ئێمە چارەسەری بکەین بەسە ئیتر گوناحەکان سەر و کۆمار بیخاتە سەر نوێنەرانی حکومەت نوێنەرانی حکومەت بیخەنە سەر مەجلیسی نواب مەجلیسی نواب هیچیان پێ نامێنێ ئەڵێ نا دەسەڵاتی کەرکووک خۆیان تاوانبار بوون ئەوەندەی من ئاگدارم چ لە مەجلیسی محافظە چ لە بەڕێوەبەراتی کشت و کاڵی کەرکووک کە کاک مادی کاکەی کوردێکی پاکی جوان لەوێ سەرپەرشتیە کرد لە 2004ەوە ئێمە نووسراوەکەین بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانە تا ئێستا چارەسەر نەکراوە بۆ لەبەرەوەی گوناحەکان ئەخێنە سەر یەکێ ئەگەر مؤسسەیەک هەبێ و ئەو بەڕێزانە هەمووی پابەند بکرێن هەر کەس بەو ئەرکەی کە خۆی هەیەی ئێمە ئەزانین لە مەجلیسی نواب احتیمال نییە ئێمە سەرکەوتوو بین لە دەنگدانی مەجلیسی نواب بەرامبەر بە بابەتێکی تر بەڵام قراری حکومی خۆ ئێمە ئەتوانین بە زەختی سەر و کۆمار و نوێنەرانی خۆمان لە حکومەت و نوێنەرانی ئێمە لە مەجلیسی نواب لەسەر حکومەت بڵێن کاکە بەس ئەو بڕیاری عقود زرعیەکانمان بۆ هەڵوەشێنەوە بگەڕێتەوە بۆ کە عەلا ما کانە عەلەیهی لە شەستەکان. خاڵێکی تر کە پێشنیار ئەەکەم ئێمە ئەبێ لە بیرمان بێت بەڕاستی مەسەلەی هەڵبژاردنە جنابەت قسەت کرد و تێچوونێکی تایبەت لەسەر هەڵبژاردنە دەم بۆی بەرچاوڕوونیەکمان هەبێت لەسەر پارێزگای کەرکووک چکە جاری وایە کورتیکەی تۆ باش جاری وایە کە لە ئەعلام شتێکەڵی باشتر دێنە سەر خەت لەگەڵمان ئەم جارە بەم یاسای کە دەرچووە ئەگەر هەڵبژاردن بکرێت لە کەرکووک ئێمە دوو قەزا شمولی دایرەی ئینتیخابیەکە لە کەرکووک خۆی چوار قەزا هەیە دوو قەزامان هەیە شمولەکە قەزای حەویجە شمولەکە قەزای مەرکەز شمولەکە قەزای دوو بز و قەزای داکۆک شمول ناکە ئەجا تۆ یەکێک لەم قەزایانە دوو قەزا نالکێندرێ بە قەزایەکەوە یەکێک لەم قەزایانە ئەبێ بدەی بە حەویجە یەکێکشان ئەبێ بدەی بە مەرکەز
ئەگەر دوو بز بدەی بە حەویجە ئێستا سێ کورسی هەیە کورسیەکی ترە با بێتە چوار ئەگەر داقوقیشی بدەیتە هەرە بێتە چوار عەرەب تا ئێستا توانێتی دوو کورسی بێنێ دەکەن ئێستا ئەبێ بە چوار یعنی یەکسەر لە چوارەکە لەکوێ بە ئێمە لە کورد زەرەکەین وەدێ لەسەر کورسی پێنجەم لە ناو شاری کەرکووک مەنافەسەی کورد دەکات بۆ خەتەرێکی یەکجار گەورەیە ئێمە لە هەڵبژاردننی مەجلیسی محافظات کە قەرار بوو بکرێ بەڕاستی هەموو لایەنە کوردستانەکان گەیشتینە قەناعەتێکە لە هەموو سنوورەکەی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە یەک لیست بینە خوارەوە ئەویش بەڕێز عەبدوڕەحمان مستەفا کرایە سەرۆکی بابڕین لیستەکە هەرچەندە جەنابی نیگەران بوو لە وەزعیکە لە بەغداد ڕوویدا و دەست لە کارکێشانەوەی لە سەرۆکی لیستەکە کردووە ئومێدوارم بگەڕێتەوە بەڵام ئەگەر جارێکی تر لە حوزەیرانی ئایندا هەڵبژاردن بکرێ حزب کوردستانیەکان بە یەک لیست نەبین زەرەری گەورەکەین و من وەکو پارتی دموکراتی کوردستان لێرەوە ڕایگەنم ئێمە ئامادەین ئەگەر بەشداریش نەبین لە انتخابات دعمی یەک لیستی حزب کوردستانیەکانەکەین کاکڕەوەر چی بکرێت باشە وڵای من لەوە دەسی پێکەم جارێ ئەم لزنە بەڕێزانەی کە ئێستاکە لەسەر خەتن ئیشەکەن لەم دوسێ هەفتی ڕابد هەندێک قسە دەرەکەن ئەو لەکنەی جارێ قسەکە لێ هیوامان هەیە ئەم ئینانەی تازا شتی بگەین تازا لە هیوەمان هەیە بگەین بە شتێک یعنی ئەوە ڕجارەوە خەڵکە ڕوخێن ینی تا ئەستا لە وەفدی مفاوزی عێراقی تێ نەگەشتوینە یعنی تا ئەستا من نازان بەغاچێوێ نازانم لەسەر کەرکووک چی نەتیجەیەکیان هەیە هەندێک لەو ئەندامان دەهەیە ئومێدێ ئەم جارە بەرەو باش ئومێدێ ئەم جارە بەڕۆیایی نەگەشتە هیچ نەتیجەیەک ئەتا ئێستا ئەو کەلیمە هە دەرکن لە قاموسی خۆیان چکە سیاسیانش غەڵەتە وەرەی خەڵکی کەرکووکیەکانیش شەشکێتێت و ناوچە کوردستانەکانش بەگشتی دووەم خاڵ یعنی تەجربەی بەرەی کوردستانی ئێستا زۆر ئەگەر لە نەوەتوێک پێویست بێ ئێستاکە ئەوەی نەوەتوێک پێویستە یعنی تکامان وایە لە سەرجەم حیزبە کوردستانەکان تازە بەرەیەکە بێت دروستکن کە ئەوەشی کە نایەتە نایەوە با هەموو حزبەکانیش هەڵوێستی خۆیان دیاریکەن استراتیستان بۆ ئەو شۆرانە چییە بۆ ناوچە کوردستانەکان لە چاقەکەشی کەرکووک چییە ئاخر هینتان ئاخر بۆ چونتان بۆ چۆن حەلیکەن با بچنە سەر شاشە باسیکەن بەرەکەت پێم گرینکە یعنی حتا وەشی ئۆپۆزیسیۆنە لە حکوومەتی هەرێم و لە هەموو ئەبێ قەرار خۆی بدات بۆ ئەو ناوچان چکەمە لە هەموو شوێنی مختلفین نابێ لە کەرکووک و ناوچە کوردستانەکان جیاواز بینە بێکەوەکمانێت ئەو مووقف بۆی مهمە دێتە سەر تاریخ لە مەولا کاتیەوە نەما بلین لەگەڵ قسەکەی جناب نێودەوڵەتی بکرێت یان عێراقیان حەل بکردەوە تاقان کێشەی ئێمە بوو حزبە کوردستانەکان زۆر مشکلەمانە نێودەوڵەتی ترساوی لە نێودەوڵەتی کە شوێنانەی کە نێودەوڵەتی چۆتە نایەوە چارەسەری نێودەوڵەتی زۆری ویستووە چاوان بە 100 ساڵ ڕۆشتووە نەگەشتە نەتیجە جا ئێمە کەرکووک تەسلیمی قەدەری نێودەوڵەتی کەین یعنی بێ 100 ساڵ تریش چاوەڕێکەینەوەمان نەدەیتیەوەمان نادەیتێ نقطەیەکە چێتە پێشەوە ناچێتە پێش ئەویش دەردی کە دکتۆرەتی ئەویش بۆ خۆی لێرە ئیسفادەیەکە کە لەم درێژ خستنەوەیانە طبعا ڕاستە دەستورە لەسەر تحکیم کرد کە تحکیم کاتی خۆی هەیە لە ساڵێک زیاتر ڕەنگە نەخایەنە دەستوری شوالێ لێگەر نەگەشتن بە نەتیجەی مە قۆناغی دووە خۆ ڕئیسی جمهوری نەگەشت بە نەتیجە بیدەنە نێودەوڵەتی قسەکە تەواو من پێ ناکەم ڕووی دەستوریەوە زۆر مرتبە بەڵام ئێمە قەنەعەتمان وایە حیزبە کوردستانی خەڵکی کوردستان بیدنی دەست قەدەری UN ئەو UN کە من ئەوەی کە ئاخشتم لێ بیستۆ لە یەکێک لە ئەندامانی مفاوز لە یەکێک لەو سێنەتەوەیە دێ دانشێ ئێمە کورد باسی کوردەکە ناکردونەتەوە قیتر تەوقیعەکە کە ئێمە لە کەرکووک بگەینەوە سەر نەتیجەیەک ئەلێ دوایی دەرەچێ هەفتێتر دێتەوە دیارە تەلەفۆنی بۆ دەوڵتە ئەقلیمەکان کردووە ئەلێ وڵای من لەو نقطەیە پەشیمانم کە تەوقیعم کردو یعنی ئەمە قوڕ بەسەر بەعساب شاردی وڵای قەینا هیچ مشکلی نییە ڕۆژە زیاتر کەسابەتێکی زیاتر تاریخ تهدید کرێ یعنی ئێمە ڕاستە مراعاتی کۆرۆناکەین مراعاتی بارودۆخی عێراقیەکەین مراعاتی کازمیەکەین کە تازە موقەتە و مراعاتیەکەین بەڵام ئەم خەتەرە ترسناکانش لە کاک دکتۆر بیر نایە 2005 وتیان ئاوارە 180,000 کەس نابێت دەنگ بدا بتمان تەواو ناین انتخابات ئەو دەبڕۆ بە خۆتان انتخاباتکە یەکسەر چۆکمان بامووی دانا وتیان بابێنەوە خەڵکی کەرکووکی ڕستەنن چۆن نابێت دەنگ بدا ئەو بوو 26 کورسیمانێنە تاریخە بێت تهدید کردیان تا ئەوەنە ئەم لزنانە نەگەن بە نەتیجەیەک ئەو ئێمە ئەومانێ ئەوەش حکوومەتی هەرێم سێشتی لە پێشچاوە یاخود ئەو لیجانانی کە کارەکەن کە دکتۆر پێشنیازێکی جوانی کرد لە ڕووی عسکەری لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری ئێمە ئیداری مشتەرەکمانەیە ئیداری مشتەرەک هەر سیاسەکانمان هەر وڵا ئیداری هەڵبەشمان یاخەت چۆن ئیداری هەڵبەش ئەسڵەن ئەو فترەی لە 2005 تا 2017 هەمووی بە هەڵەت چووینە چووکە ئیداری هەڵبەشمان ئەسڵەن نەکرد ئەسڵەن بۆیان موچەی ئەو موچەی کە ڕاتری کە ئەندام فەرمانبەرێکی کەرکووکی وەردەگرێ ئەبێ عێراق 150 بدایەتە هەرێم 150 لە خۆی بۆی ئەو هەوڵاتی هەستکە
کە عێراق پاری ناداتێن موچە بۆ ئێستا کە ئەنتیمای بۆ عێراق زیاتر لەوەی کە ئەنتیمای بۆ هەرێمە بێکە بەشێکە لە هەرێمی کوردستان پرۆژەیە کە دروست دەکەن من ئەوم بەداخەوە کردمە پرۆژەش دامەتە حکوومەت هێرێم دامەتە سەرۆکی هێرێم و سەرۆکی حکوومەت و پەرلەمانی کوردستان پەرلەمان جواب میداوەتەوە تۆم پرۆژەکەم کامل هەیە بەڕاقام چۆن ئیداری مشتەرەکەکەی تۆ خۆتۆ وەڵ ئیداری مشتەرەکەمەوە بۆ خۆی باتڕێ من ئەگەر پرۆژەکان مەمی عێراق بێکارێم وڵات دەستخۆشی هەندێک کەس جورئەتی بۆ دروست بووە وڵا الحەمدلله حکوومەتی عێراق لە حکوومەتی هێرم باشتر حەز ناکەم حکوومەتی هێرم چونکە ئەو موچەکەمان 30 ڕۆژارێ داتێم 6 ڕۆژارێ ماتێ حکوم بابە مەکەی قسەی ئەوەیە کە تۆ بیکی تەماشێتێک و تەلەڤیزۆن حکوومەتی هێرم جوانکەیت و حکوومەتی هێرم ناشرینکەیت و حکوومەتی بەغا خراپکەیت و بەشێکی لە ئیدارەی مشتەرەکە کە نەمان کرد هەموو دایرەکان ئەبێەوە بێت بەڵام باشترین پرۆژەکانی کەرکووک ئەوەی دیارن لەسەر شەقام ئەو پرۆژانم کە ئەو وەختە بوو کە حکوومەتی هەرێم نەوتی بڕێک لە نەوتی کەرکووک شێفرۆش و ماگانە 10 میلیۆن دۆلاریا و کۆمەڵ لە پرۆژەی باش پێ جێبەجێ بکرێت لەسەر ڕاکانجبوری یەکشتی کردووە وەکو پرۆژەی ئاوادانکاری ئەو چیمەنی سەر شۆستەکانی کردو بە پلاستیکی باشە ئەم قەراری ئیلغای ئەنجومەنەکان کرایە ڕقابین ڕاکان جبووری سەردەست ئەو 6 پەرلەمانتارە کوردە و 2 تورکمان دوار بکەیە 1 تریلیۆن پاراتۆتە ناو کەرکووک لە دوای 2001 تریلیۆن لە دوای 16 ئۆکتۆبرەوە بە سێری قەناتی شەرقیەکەن و بزان چی بۆ حەوی جەوزا بۆ ڕەشات کراوە کە هیچی بۆ نەکراوە ئەمجا ناو کەرکووک و منتەقە کوردستانی بۆچی کەسێک بانجی ناکە بۆ بەغاو بۆ پەرلەمانتارێکی کوردەوە ناکە بۆ نە پەرلەمانتاری کورد نە تورکمان عەرەبە عسکەرێکەش بەداخەوە چووکە حەلە ئیدارێکەم وت حەلە سیاسەکە وتمەوە بە حزبە کوردستانەکان حەلە عسکەرێکەش ئەبێ وەزیری پێشمەرگەی هەرێم ئەبێ مەخ کەسێک ناکاتەوە ڕاستە من دوو ئینوەیە فەرمەوە من شەڕم لەگەڵ کرد لە شەڕەکەش نەتیجەکەی وا بووە ئێستاکە بێ بگەینە سەر حەل بە مراعاتی ئەمریکا چونکە ئەمریکا چاودێر بێت وەرە ئەم گەینە نەتیجە نەگەنە ئەو تاریخە تهدید نەکردێ من وازان دەستێکە زیاتر خولەکمانەوە دەخولەک یەکی دوو خولەکە گەبی بڕێنەوە زۆر باشە دوو خولەک زۆر باشە بە کەس نەبڕێن من تەیدەن بۆ قسەکانی مامۆستا ڕێبار کە فەرمووی پێم وایە لەسەر دوو ئاست ئێستا ئێمە ئەبێ ئیشکەین یەکەمیان ئاستی موسساتیە کە خۆی لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئابینێتەوە لە جۆری مفاوەزات لەگەڵ عێراقا من خۆشبەختانە ئاگەم لەیە کە لە کۆبوونەوەی پێش لەژنی ئەنجومەنی وەزیرانە قسە لەسەرم بابەتە کراوە بەوەی کە بە ئەجەندا بکرێتەوە لێژنەیەکی ڕاست پێراوە لەوەی کە راپۆرت حازرکەن و وەرەقەی گفتوگۆ و مفاوەزات لەگەڵ عێراقا تایبەت بەم پرسە حازرکەن واتە لەسەر ئاستی سیاسی چی ئەو گوزەرێ و لەسەر ئاستی UN و ئەو لیژنەها و بەشانە ئەمە بەجیا بەڵام لەمە و دوا پرسی کەرکووک و پرسی ناوچە کوردستانەکان ئەکرێتەوە بە ئەجەندای دانوستاندن لەگەڵ عێراقا کە ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرە لەسەر ئاستی و ئێمە دامەزراوەیەکمانەیە کە پێوترێت دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە تا ئێستا دەستەیەکی پاسیڤ و ناکارایە هیوادارم لە ڕێگەی ئەوە ئەمەش کارا بکرێتەوە کە ئەمانە لایانی معنین و پەرلەمانی کوردستانیش لەبەرەوە لێژنەیەکی تایبەتی هەیە و مەرجعی بڕیاردانە لە کوردستانیشە گرنگە کاری خۆی بکات لەسەر ئاستی سیاسیش ئەوەی کە کاکتۆر فەرمووی هێچگار گرنگە کە تۆ یەک هەڵوێستی لانی کە مەگەر ئێمە لە زۆر پرسا پێمان ناکرێ ئەوەی ئێمە لە دەستمانداوە لە ئەنجامی یەک دەست نەبوون و یەک نەبوونە بەڕاستی و لە ئەنجامی خۆخۆری بۆ ئەوەی کە بەسەر خۆمان ناهێناوە بۆیە بە قەناعەتی من ئەوەیە ئەگەر بێت و یەک دەستی و یەک هەڵوێستی نەبێ مستحیلە ئەوەی کە لە دەستمانداوە بەدەستی بێنینەوە ئێجگار گرنگەوە ئەزمموی ئەم 3 ساڵش دەری خست بەلانی کەمەوە ئەم 3 ساڵە دەری خستکە لایەنەکانی بەرامبەری ئێمە کورد وەکو کوورد دەبینن نەک بە ڕەنگی سەوز و سوور و قاوەی و شین و ئەوانە نامان بینن ڕەنگە لە دوای 16 ئۆکتۆبرەوە جۆرێک جیاوازی ڕەنگەکان هەبوو بێ بەڵام ئەم ڕووداوانەیەم چەند ڕۆژی ڕابردوو خۆ بینراکە ئەوان دەست لە بەرپرسی مەڵبەندی یەکێتی ناپارێزن و دەست لە شوێعی ناپارێزن و ئەوان کورد وەکو تەرەفە بینن لەبەرەوە بەبێ یەکدەنگبوونی سیاسی و بەبێ هاوکاری و هەماهەنگی موسساتیش ئەستەمە ئێمە بتوانین ئەو وەسع ئاسایی بکەینەوە. دەستخۆش من بەتەنیا لە دوو خولەکەمتر ڕەنگە قسە بکەم. ڕەخنە و گلەیەکم لە میدیای کوردستانی بەگشتی هەیە بەڕاستی میدیای کوردی دۆزی کەرکووکی لە یاد کردووە کەمترین راپۆرتە بینی کەمترین تەوازودی میدیای کوردی لەوێ مەرجیش نییە تۆ کامێرت لەوێ بێوانەتوانی تۆ بە بەردەوامی تۆ سەیری میدیای ئەو میدیای بە عەقڵی عەرەبی ئەڕوا بڕێوە چۆن هەمیشە هەکەم هەواڵیان فەڵەستین و کۆمەڵی کێشەی ترەکە ئەوانە بە قەزیی سەرەکی عەرەبی زانین و ئێمە ئەکرێ میدیاکانمان پرسی سەرەکیمان کەرکووک و ناوچە داگیرکراوەکانی تر بێ خۆر چەند دەڵێن لە پشت خانەقینیشەوە کەرکووکێکی تر هەیە ینی کە بەداخۆ لە دەستمان چووە. میدیای کوردی گرنگە
ڕۆژانە بایەخی سەرەکی پرسی کەرکووک و ناوچە داگیرکراوەکانی تر بێ و گرنگە وشەی داگیرکرا بۆ ناوچانە بەکاربێنین هەتا کەوینە ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا. دووهەم هەندێک شت هەیە لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر حیزبە سیاسیەکانی ژنیە. هەندێک شت هەیە کە ئێمە پێ ناومانەوە هێزی نەرم تۆکرێ لە ڕێکخراوەکانی کوردستان پشتیوانی هەندێک جمۆزۆڵی ئەدەبی و هوەری کوردی بکەن. ینی تۆ ئەگەر هوەرمەندێکی گۆرانی بێژبی گرنگە بیر لەوە بکەیتەوە کاتێک کۆنسرت لە دۆهۆکەکە ئەگەرچی دۆخی کۆرۆنا شتانی ڕاگرتەوە بەڵام دوای کۆرۆنا باسەکەم گرنگە تۆ کتێبێکت هەبێت لەوێ کۆڕێکی بۆ بکەیت گرنگە لەوێ تۆ کۆنسرتێکی گۆرانی بۆ بکەیت. ینی زمانی کوردی وشەی کوردی فەرهەنگی کوردی بیرکردنەوەی کوردانە لە کەرکووکە ئەبێ پشتیوانی بکرێ پشتیوانی نووسەرەکانیان بکرێ دەستگاکانی چاپیان بکرێ و بە تایبەتیش ئەوەی کە پێڵەن خوێندنی کوردی لەلایەن وەزارەتی پەروەردەوە پشتیوانی باشی بکرێ و بڕێکی باش لە بودجێ بۆ دابین بکرێ و پارە بەمەگرێ و نێڵ بپوچێتەوە لە خوێندنی کوردی. من هەوڵدەم بە دوو دقەکە تەواوی کەم دوو خاڵمدانە بوویکیان جەنابەت سوپاس ڕژاندن. یەکێک تر لە گرفتەکانی ئێمە مەسەلەی چارەسەرکردنی پۆستی پارێزگای کەرکووکە بۆ لێرەوە پێشنیارەکەم بڕاستی لایەنە سەرکیەکان لەم بابەتە بێنەوە سەرخات و ئەگەر ئێمە بتوانین لەم مرحلەیە کەسێک بە محافزی کەرکووک دابنینەوە باوەڕ بکەن زۆر لە گرفتە ئیدارەکان ئەگەر نەشتوانین با بڵین چارەسەری بکەین ئەتوانین ڕێگری لێ بکەین وەکۆی لە سەردەمی کاک عەبدوڕەحمان مەستەفا و محافزە کوردەکان و وجودی مەجلیسی محافزەی خۆمان لە کەرکووک ئێمە توانی بمان ڕێگر بکەین. ئێمە پۆستی محافزمان لەدەستداوە و پۆستی سێ قایمقاممان لەدەستدا و پۆستی مدیر ناحیەیەکشمان لەدەستداوە بەڵام پۆستە سەرکیەکە بەنسبەت منەوە محافز زۆر گرنگە و داواکەمەوە. خاڵێکی تر مەسەلەی ڕاگەیاندن بە سوپاسەوە جەنابەت ڕژاندن. یعنی ئێستا لە کەرکووک و لە عێراق وای لە هاتووە وەکەوەی کە ئێمە کیمیابارانی کووتمان کرد بێ وەکەوەی ئێمە ئەنفالی بەسڕەمان کرد بێ بەڕاستی ینی کە کاتێک کوردی قسەیەک بکە بە جۆرێک کوردیان لە کەرکووک و لە ناوچەکە ناشرین کردووە لە بەرچاوی عەرەب لە جنوب و لە خوارەوە ئێستا لەوانەیە ئەوان وابزان حلە ئێمە خەڵکەکەمان کوشت بێ. بۆیە ڕێگەندەڵەکانی بەسڕە گەندەڵەکانی بەسڕە ئێمە کردومانە نەوتی بەسڕە هەمووی کوردی خوا ئیتر خۆ 100 ساڵە ئەوان نەوتی کەرکووکە بن ئەی خۆن دیار نییە بەڵام نەک ئەی خۆن کوردیشی پێ ئەکوژن دیار نییە بەڵام نەوتی بەسڕە ئێستا کوردی خوا. بۆیە دەوری ڕاگەیاندن بەنسبەت ئێمە زۆر گرنگە. ئێمە ئەبێ ڕاگەیاندنێکی ئەکتیڤمان هەبێت بە زمانی ئەوان بە جۆری تێگەیشتنی ئەوان لە پەیامی خۆمان بگەێنین بۆیە کە ئەو کاتانێک گفتوگۆەکەین یعنی بەڕاستی شقامی عەرەبیمان لێ نەوروژێنن ئەگەرنە بەڕای من ئەمانەی کە ئێستا پاشگیری یائیان پێوەیە و لە دەسەڵاتی حکوومەتی عێراقی لە دوای 2003 بوونە ئەگەر بەقەت سەدام وەکو کاک ڕێبوار وتی بەقەت سەدام حوسێن بمێننەوە لە دەسەڵات و ئەو هێزیان هەبێ زۆر خراپترەکەن. کاک ڕێبوار من تاوکەری نەکەی تۆ بێزگە لە میدیا تەلەڤیزیۆنەکان سۆشیال میدیاش بەداخەوە ئێستاکە فەیسبوک وانە یعنی خەڵکێک دروست بووە بە پارە هەر خەریکی دنیودانە نازانم دنیودانە بە پارە ئایا بودجەی حزبە بودجەی نازانم لە چۆن بودجێ دێنن کە خەڵک هەست کەسێ باسی شعوری خۆیەکە بۆ کەرکووک و پێی ناخۆشە لە باتێ بێ دەست ئەسەدی لە جوێن بەرەکەوێت ئەسەدی لە جۆن بەرەکەی ئەمە زۆر ترسناکەم یعنی حتا چەند کەناڵێکیش وەکو جەناب دێن باسی ئەمە بکردرێت ئەمە زۆر خەتەرە تۆ چیتە بۆ دوژمنەکەی خۆت ئیشەکەی بەم حاڵەتە ئێمە هەر چۆنێ بێ خراپەکەی ئێمە من یەک نمونەیەکی بەعسەری عێلم لە 91 بارق کە هات دوای 91 کورد یەکجا ناسنامێنێ لێن ئەو سێ دێلیوانە هەبوون کە کاکەیەکان و داویەکان و تاڵەبانەکان شەڕ شێخەکانیان یعنی جورئەتی ئەویان کسە چوتیان قبول ناکەین بێت یان پاتەشکردین بیتە ئەم منتیقانەوە یعنی گۆچان و شتیان بەرامبەر هێڵگرت یعنی ئێوە نەقیریشمان نەماوە لەو زەمانە سەختەی سەدام حوسێن ئەوە یەکێکە دوێنێکە تەحالوفی خۆی عەرەبی نازە بەیانەکەتان ئاگادار کروێنە ئەلێ مشکاتەکەم حتا لە نوێنەرانی ئیتیحادی وەتەنیش و لە چۆن لە عەرەبەکانمان بێتەوە چۆن زیێدی با باپیری خۆیانەوە ئەستا زیێدی با باپیری عەرەبە و چۆن بەرامبەرمان ڕاوەستن یعنی ترسناکێکە وەشکات لە ڕاکانی شەکەی کە هیچ ئیجرئاتێک ناکە بەرامبەر ئەم پەرلەمانتەرانی کە دێن دەچنە بەمتیقەی داخۆیقەوە. پەرلەمان و وەزیرەکانمان ئێستاکە هەم کوردستان هەم عێراق و هەم وەزیرە بەڕێزەکانمان ناوێ ئەنێن کۆبوونەوەیەک ناوێنن شتێکی زۆر تارە
وەرەقەیەک حاضرکەن دەکرێت لای سەرۆکی حکوومەتی هەرێم کۆبنەوەی ئەو کۆبوونای سەرۆکی هەرێمی حکوومەتی هەرێمیان دروستە. یەکسەر وەرەقەیەک ئامادەکەن لەگەڵ عێراق و بە ئەمریکاش بڵێن ئێمە 30 ساڵە چاوەتانەکەین ئەمریکا وتی با بە چاوەڕێکەکەنیمە بۆ تا حەلەکەین بەستە چاوە ئەمە بە 30 ساڵێمە چاوەڕی بەڕێز ئەمریکای مشکلەکانمان بۆ حەلی ناکە ئەو ئەمریکا شێر خەڵەتان و هەڵی خەڵەتەوانەوە بەرژەوەندیە نازان چۆنە ئەم سێ شۆنە کۆبنەوە بێ بڵێن ئەمە تاریخێکشماندانەوە چاکێکن چاکی ناکەن من دووبارە تەحریزی کەس ناکەم بۆ شتێوە بەڵام ڕاپەڕینێکی نەوەتوێک ڕاپەڕینێکی شت نییە هەر ئەوەی وەکو دژی سەدامەکە ڕاپەڕینێکی عقلی ڕاپەڕینێکی میدیایی ڕاپەڕینێکی سۆسیال ڕاپەڕینێکی دووبارە جەماوەری مەدەنی ئەحزاب پلانێک استراتیژێک استراتیژێک و هەموو کەسێکیش ئێستا ڕۆژێوەیە مووقفی خۆتێک لاکەیتەوە ئۆپۆزیسیۆن ئەم ئۆپۆزیسیۆن هەموو وەکو خوێندوێتی فەرمی کورد هەر کووردە شوعی بیت و ئەلمانی بیت و ئیسلامی هەمومان مستهدەفین جا کەس دڵی خۆش نەبێت کە وەزعەکەوا بڕوە لە دوای ئەو ئیسفاداکە کەس ئیسفادە ناکات. دەست و دەمی هەموو لایەک خۆش زۆر سپاس بۆ بەشداریتان گفتوگویەکی زۆر گرنگ بوو پرسەکەش پرسێکی زۆر هەستیار و گرنگ بوو. بەڕێزان ساڵی 1970 کاتێ هەڵەبجەی شەیەکی میاباران کرا شاعیرێکی کورد شارێکی جوانی نووسیکە ئەڵێ بە تەنیا جێمە هێڵم ئەم شەو زریانم چێنێ هیوادارم کەرکووک لەمە زیاتر بە تەنیا جێ نەهێڵڕێت کەرکووک و کەرکووچیەکان لەمە زیاتر تەنیا نەبن بەڕاستی هەمومان کە لە میدیاکانەوە ئەبینین جوتیارێکی کوردی کاکەیی لە ناوچەیەکی سنووری داقوق شەوان داعژێتە سەری کوڕەکەی ڕفێنێ لەبەر ئەوەی کە بە ئاین ئیسلامی و کاکەیە ئەیکوژێ بە ڕۆژ داعش یەتە سەری ئەڵێ تۆ کوردیت و لێرە و نازانم چەکت هەیە و چی و هەیە چی و هەیە سەرانەی لێسەنێ ئێوارەکەشی خێزانی عەرەب بە پاسیان و بە چادرێک بەرامبەر ماڵەکەی هەڵێنە ئەڵێ ئەمە خاچی تۆ نییە و خاچی ئەمەیە ئەبێ چۆڵی کە ئەبێ خانوەکەت و زەویە کشت و کاڵەکانت هەمووی بدەی بە ئێمە و ئێمە دەستی بەسەرا بگرین فەلاحەکە یا بە بڕنەوەیەک یا بە خاکەنازێک یا بە هەر شتێک بێ دیفاع لە خۆیەکە بەرگری لە خۆی و لە خاکەکەیەکە کە دۆخەکە گەیشتۆتە ئەم حاڵەتە لەمە زیاتر نابێ حیزبە کوردستانیەکان بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان نابێت لەمە زیاتر کەرکووک و کەرکووچەکان بە تەنیا جێبهێڵن تا ئەڵقەیەکی تر و بابەتێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان